سەرەتا هەمووتان بەخێر بێن زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم وەک لە داوەتنامەکان نووسی بوومانەیەکێ لەو کێشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە زۆر باسی لێکرێت مەسلەی یاسای مافی بەدەستهێنانی زانیاریە. ئەم یاسایە لە ساڵی 2013ەوە لە پەرلەمانی کوردستان دەرچووە هەر لە 2013 لە وەقایعی کوردستان بڵاو بۆتەوە کە هەر یاسایەکیش بڵاو بێتەوە لە وەقایعی کوردستانە بێگومان پاش 9 ڕۆژ ئەبێ جێبەجێ بکرێت تقریبەن دەکاتە 9 ساڵ تا ئێستا ئەم یاسایە هەیە و کە ئەوەی بازەکرێت مادەی 20ەم لەم یاسایەدا داوای کردووە حکوومەت و دەستەی مافی مرۆڤ ڕێنمایی دەرکەن بۆ جێبەجێکردنی لە پاڵ ئەمەشا کۆمەڵێک هەواڵی تر و کۆمەڵێک هاوڕێی ترەوەیان پێڕاگەیانین کە لە هەندێک شوێن ئەم یاسایە جێبەجێ کراوە و هەندێک کەیس هەیە لە دادگا بەم یاسایە کاریان کردووە بۆ ئێمە ڕوونتری بکەینەوە بزانین کێشەکانی بەردەمی جێبەجێ نەکردنی ئەم یاسایە چییە و بۆچی جێبەجێ ناکرێت یان چی بکەین بۆی کە جێبەجێ بکرێت یان ئەگەر جێبەجێکرێت بۆچی لە هەندێک شوێن ئەم زانیارە نییە لای خەڵک. دوای دەرچوونی یاساکە من کۆمەڵێک تێبینی خۆم لە ڕۆژنامەی ئاوێنە بە دوو لاپەڕەیەکی تەفاسیل لە ڕۆژنامەیان لەسەر یاساکە بڵاو کردەوە. یاساکە بە بەراورد لەگەڵ ئەو مەبادیئەکانی مادەی ڕێکخراوی مادەی 19 یاسایەکی زۆر باشە بە بەراورد بە یاسای ئەو وڵاتانی دراوسەی ئەوانەی کە لەم دەوروبەرن و یاسایان هەیە بۆ نمونە تورکیا و هەندێک وڵاتی تر ئەردەن و ئەمانە یاسایەکی زۆر زۆر باشە و بەراورد بە هەندێک دەوڵەتی یاساکەی دەوڵەتی ئەمریکا و بریتانیاش کە بەراوردم کردووە هەر یاسایەکی باشە یعنی لەم ڕۆ لە ڕاستیە یاساکە ملاحەزە هەیە ملاحەزەکانی ژیانی شتێکی زۆر زۆر قورس نین یعنی ئێمە وایە ئێستا گفتوگۆی ئێمە لەسەر ملاحەزەکان وایە کە لە کاتی جێبەجێکردنە ینی ئەو ئاستەنگانەیە ئەو کۆسپانە لە کاتی جێبەجێکردنا دروست بوون بەڵام بەداخەوە یاساکە تا ئێستا ئەوەی ئیشکالی گەورەی ئێمە لەگەڵ یاساکە ئەوەیە کە یاساکە وەکو پێویست جێبەجێ نەکراوە لە هەنێ شوێنی زۆر بچووک جێبەجێکراوە شعبەیان دروست کردووە بە پێی ئەو ئەرکەی کە هەبووە جێبەجێ بکرێت لە بۆ نمونە محەفەزی سلێمانی شعبەیەکیان دروست کرد لە هەنێک شوێن بەڵام لە ڕاستیە زۆر بەرفراوان نییە و یەکشت هەیە یەک تێکەڵکردنەیە هاوڕێیان ئەم یاسایە یاسای ڕۆژنامەنووسان نییە یاسای وەکو لە تعریفەکەش هاتووە مافی هەموو کەسێکە هەموو کەسێک بۆی هەیە داوای زانیاری بکە جگە لەو خاڵە بەدەرانەی لەو خاڵە ئیسیسنەعانەی کە لە مادەی 14 هاتوون کە چەند حاڵەتێکی زۆر زۆر تایبەتن و باش تا ڕادەیەکیش ورد کراوەتەوە فۆکەسی کراوەتە سەر کە چین ئەوانەی کە نابێ وەربگیرێن ئەینا لە ڕاستیە یاساکە مەجای داوە هەمومان بچین لە وەزارەتی سامانە سروشتەکان داوای زانیاری بکەن هەمومان لە وەزارەتی دارایی داوای زانیاری بکەن داوای دەخل بکەین هەمومان لە هەموو لە کۆی وەزارەتەکان ئەوی کە وەزارەتی ئەمنی یان نەک وەزارەتی ئەمنی ئەو مؤسسانانی ئەو مؤسساتانی کە پێوەستن بە مەسلەی بەرگری و مەسلەی هەواڵگری و مەسلەی دیبلۆماسێتی بینی دەوڵەتی هەرێمی کوردستان و وڵاتان و مەسلەی تەداخلی حیاتی شخصی و مەسلەی دەستکاریکردن لە دەزوەردان لە ڕێچکەی دادگەری و کۆمەڵی حاڵت نەبێ ما باقی یاساکە بەڕاستی بوارێکی زۆر زۆر باشی تایە بۆ ئەوەی کە ئێمە داوای زانیاری بکەین یعنی یاساکە لە ڕاستیە بە ئاستی ئەوەی کە باشە بە ئاستی ئەوە خەلەل و کەم کوڕیتیانە بە ئەم دیوە بڵێن و یاساکە بۆ ڕۆژنامەنووسان نییە بۆ هەموو کەسێکە ئێمە پێمان وایە یاسا زۆر کەس پێی وایە بەس بۆ ڕۆژنامەنووسان لە ڕاستیە لە یاساکە خێکێک لە خەلەلەکانەوەیە باسی ڕۆژنامەنووسی نەکردووە ینی کە باسی ئەوەی نەکرد ڕۆژنامەنووس کاتێ لە حاڵەتێکی ناکاوە داوای زانیاریەکە بۆم حاڵەتە چی بکرێ ینی لە ڕاستی ئەلم نقطە لەم گۆشەیە یاساکە خەلەلی هەبێ ینی خەلەلێکی دیار و ڕۆن بۆیە یاساکە بۆ هەموو کەسێکە هەموو کەسێک مافیەیە بەڵام ئەوەی کە تێبینی من ئەوەیە خەڵک بەگشتی لەسەر یاساکە هە لەسەر یاساکە بۆ خۆی هۆشیاری کەمە ینی هاوڕان باوە بزانین ینی وەشیاری ئەوەی زۆر کەم باسی عامی خەڵکەکەم باسی نخبەیەکی زۆر کەم ناکەم کە خەڵک بۆی هەبێ بۆ نەم بەیانی بۆم هەبێ بچم لە وەزارەتی دارایی داوای زانیاری بکەم داوای دەخلی تاک بکەم بۆ نمونە داوای دەخلی خۆم بکەم یعنی ئەم معریفەیە ئەم هۆشیاریە لای خەڵک زۆر زۆر کەمە
دوو بەڕاستی ئەو دەستەیە کە ڕاست پێدراوە هەل لە ئەوڵەوە تا ئەم لە حزێش قسە من بەڕێوبەری دەستەرۆکی دەستەکە دکتۆر کاک زیا بوو پێشتر بوو هەر لە چەند مقابلێکی تەلەڤیزیۆنا پێم وت ئێوە کەم تەرخە من ڕاست ئێوە گلەی لە حکوومەتەکەن بەڵام بەر لە حکوومەت ئێوە کەم تەرخە من و ئێوە وەکو پێویست ئەرکەکەتان جێبەجێ نەکرەوە بە بەڵگەشت بۆم سەلمادن کە کەم تەرخە من خاڵی سێیەم لە ڕاستیا حکوومەت لەو کاتەوە یاسای دەرکردووە دەیان فەرمان و بڕیاری دەرکردووە دژی ئەم یاسایە فەرمانی دەرکردەوە بۆ وەزارەتی دادات بۆ کەس نییە قسە بکە بۆ کەس نییە قسە بۆ هیچ کەسێک هیچ بەرپرسێک نییە لێدوان بدا فەرمانی دەرکردەوە بۆ وەزارەتی ناوخۆ بۆ کەس نییە هیچ لێدوانێک بدا بەبێ ئەگەداری سەری سەرەوە وەزیر بەڕاستی ئەمە زۆر قورسە یاساکە وا ناڵێ یاساکە ئەوەندە کراوەیە کە هەموو کەس بتوانێت هەموو دائیرەیەک هەموو موسسەیەک بتوانێت زانیاری بدا بۆیە بەڕاستی بەشێکی کەم تەرخەمیەکە وەکو وتم حکوومەت هیچ کەم تەرخەمە کە جێبەجێ نەکردووە ڕێنمایی بۆ دەرنەکردووە بەشێکی ئەساسی پەیوەندی بە دەستەی مافی مرۆڤەیە بەشێکیشی پەیوەندی بە ناوەشیاری خەڵکەوە هەیە و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیش کە ئەبوو فشار بکەن لە ڕاستیە دەورێکی ئەوتوان نەبینیوە تا ئەم لەحزەیە کە قسەی تیاکەین و پەرلەمانیش کە لایانی معنی بۆ لیژنەی ڕۆشنبیری و پەرلەمان من سەردەمی دکتۆر یوسف لەناو پەرلەمانە پێم وتم ئەم یاسایە دەرکراوە چەند لێپرسینەوەتان کردەوە وەکو لیژنەکانتان وەکو سەرۆکی پەرلەمان وەکو دەستەی سەرۆکاتی پەرلەمان ئەم یاسایەتان دەرکردەوە بزانم چەندی لە جێبەجێ کراوە بۆیە لە ڕاستیا کۆی ئەم لایەنانە کەم تەرخە من بەڵام جارێکی تتایکی دەکەمەوە یاساکە باشە تا ئێستاش بەڵام خەلەلی گەورەی ئەم یاسایە کە ئەوەیە تا ئێستا وەکو پێویست وەکاڵین وەکو پێویست ینی بڕێکی زۆر کەم یاخود یا گروپێکی زۆر کەم یا ینی بەدەستی بە پەنجەی دەست ژمێرنەوانی کە جێبەجێەکەن زۆربەی جێبەجێ ناکرێت و لەبەر ئەو هۆکارانە و زۆر سپاس بۆ هەمووتان لێرە ینی خەلەل یاخۆ گرفت لە جێبەجێکردنیایەتی وەک هەر یاسایەکی تر ئەم یاسایش تا ئێستا لەسەر ڕەفەیە و ینی وەکو پێویست جێبەجێ نەکراوە ئێمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بەڕاستی لە ساڵانی ڕابردووە لە دوای دەرچوونی یاساکەوە ینی ئەتوانم بڵێم لە 2015 بە شێوەیەکی جدی ینی کارمان کردووە لەسەر جێبەجێکردنی ئەم یاسایە و کۆمەڵی خول و پانێڵ و دیبیت و هەوڵی باش ینی ئیڤێنتی باش ینی لەلایەن دەستەوە و لەلایەن نووسینگەکانیەوە دراوە وەکو هەوڵێکی جدی و ینی قۆڵ لە هەڵمانین بۆ ئەوەی کە ئەم یاسایە جێبەجێ بکرێ و ناوڕۆکەکەی ئێمە پێمان یاسایەکی زۆر باشە و یاسایەکی بەرکارە ئەکرێت با بڵێن ئاماژە بۆ بین کە ئەو خەلەلانەیە یا ئەو چێشانەیە کە تایەتی زیاتر کێشەی تەکنیکی و کێشەی جێبەجێکردن و نەبوونی ئەو ڕێنمایانەیە کە تا ئێستاش وەکو پاساوێک ینی باسەکرێت کە پێویستە حکوومەتی هەرێم وەلایەنی پەیوەندیدار ڕێنمایی پێدەرکا بەوەی ئەم یاسایە جێبەجێ بکرێت ئەم ڕێنمایە من نازانم ینی بۆ ینی 6 ساڵ 7 ساڵی پێش و ینی دەرنەکراوانە و مامۆستا باسی ئەوەی کرد کە زیاتر دەستە سەربەخۆی مافی مرۆڤ بەرپرسیارە ڕاستە ئەم یاسایە جێبەجێکردنی خراوەتە ئەسوی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بەڕاستی و کەم تەرخەمیش هەیە ناڵم نییە و هەوڵیش دراوە بە جێبەجێکردنی ئەمەش بەڕاستی جێگەی ئەوەیە کە باسی بکەین و ئەوانە هەر بە تەنیا دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بەرپرس و یا مکەلەف نییە بە جێبەجێکردنی و ئەوانە ئەگەر لایەنەکانی تر و ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەیاندون و وەزارەتی ناوخۆ و سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکاتی حکوومەت هاوکار نەبێت لە جێبەجێکردنی ئەم یاسایە بۆ خۆتان نەزانن کە یاسای مافی بەدەستهێنانی زانیاری وەکو مامۆستا بەراوردکاری کرد لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر و وڵاتە دیموکراسی پێشکەوتوەکانی دنیا ئەم یاسایە ینی بە هەموو مادەکانیەوە ئەتوانین بڵێن یاسایەکی ینی ئەرێنی باشە ئەگە جێبەجێ بکرێت پێم وایە زۆر گرفت و ینی خەلەل و کەلێن و گاپی کە هەیە کە لە ئەنجامی مامەڵەکردنی ڕۆژانەی کەناڵەکانی ڕاگەیاندون و دام و دەستگا پەیوەندیدارەکان و وەزارەتەکان لە بابەتی پێدانی زانیاری زۆرێک لەو گرفتانە ینی چارەسەر بێت ئێمە لێرە پێویستە ئاماژە بۆش بکەین کە هەندێک دام و دەستگای تایبەتی هەیە پێدانی زانیاری و پێدانی ماسەرەن ئەو دیکۆمیتانەی کە پێویستە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بدرێت خصوصیەتی خۆی هەیە بەڕاستی مامۆستا بەسی هەندێکی کرد کە هەندێک لایەنی ئەمنی و هەندێک لایەنی دیپلۆماسی و هەندێک زانیاری تری
کە تایبەتمەندێکی تقریبا ئەتوانم بڵێم مەحسووری هەیە ینی ناکرێت هەموو کەس ئەم زانیاریانە بزانێت لەبەرەوە بەپێی یاساکە ینی لە هەندێک ڕووەوە ئاماژەی باوە کردووە کە ینی بۆ نمونە هەموو هاوڵاتیەک یا هەموو ینی کەسێک کە لە ناو هەرێمی کوردستانایە مافی ئەوەی هەبێت کە زانیاری بەدەست بێنێ ئەوانە بەڵام لێرەیە تۆزێک وردەکاری مەسەرەن هەیە لەوەیە کە وەگوتمان هەندێک جانب هەندێک لایەن هەیە ینی خصوصیەتی و تایبەتمەندی خۆی هەیە زانیاریە پێویست ناکە مەسەرەن بدرێت بە هەموو کەسێک بەڵام لێرەیە ئەتوانم بڵێم ڕۆژنامەنووسان و میدیاکاران و کەناڵەکانی ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی ئەرکی ئەوانیشە بەڕاستی کە قۆڵی لە هەڵمان و هاوکار بن و هەماهەنگ بن بۆ جێبەجێکردنی یاساکە دەستەی سەرۆخۆی مەبەستمەوەیە کە ئەوانیش مەسەرەن لە ڕێگەی شاشەکانی خۆیانەوە بە جۆرە جۆرەکان با بڵێن کۆمەڵ هەوڵ بن کۆمەڵ هەنگاو بنێن بۆی کە ئەم یاسایە زیاتر بە کۆمەلگا ئاشنا بکرێ و دام و دەستگا فەرمیەکانیش بهێنە سەر خەت یانی مەبەستمەوەیە کە وەکو گروپێکی فشار بەڵام بە شێوەیەکی مەدەنیانەوە بە شێوەیەکی یانیەوە من زۆر سپاسان دەکەم دەستان خۆش ئەم یاسایە هەڵسەنگاندێکی زانستی بۆ کراوە لەلایەن ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتیوە بە ئینگلیزی بڵاو کراوەتەوە بە پێی ئەو تەوانەوە نێودەوڵەتیانی هیچ پەیوەندی بە کوردستان و نییە بە گوێرەی ئەو ستانداردە 28مین یاسایە لەسەر ئاستی عالم بۆ پێشکەوتووی 59مین یاسایە لەسەر ئاستی ئەوەی کە لە پێشکەوتووی تەمەنەوەیان تایبەتە بە ڕیزبەندی ئەمەیان تایبەتە بە بەراوردکاری یعنی لە مەوادەکانیە کە توانێتی لەگەڵ پێوەرەکانی ڕێکخراوی 19 کە نۆ پێوەرە گونجاوە بەڵێ گونجاوە 58مین یاسایە حتا لە یاساکەی ئەمریکا پێشکەوتوترە بەڵام کێشەیەکی گرنگی ئەوەیە کە ئەو لەو ڕێکخراوە لەو راپۆرتە ئیشارەتی پێدراوە ئەوەیە کە ئەم یاسا پێشکەوتووە بۆ حکوومەتێکی زۆر دواکەوتوو دانراوە کە قابلی توانای جێبەجێکردنی نیەم حکوومەتە چکەوەندە پێشکەوتووە هەم حکوومەتە قابلی توانای جێبەجێکردنی نییە تەقەن شتێکی شاز لە یاساکە ئەوەیە کە ڕێکخراوە ئەم تەمان دایمەن یاسای مافی بەدەستێنانی زانیاری بۆ بەدەستێنانی زانیاریە لە حکوومەت بەڵام تاکە یاسایە لە دنیا کە داوای یاسای بەدەستێنانی زانیاری لە کەرتی تایبەتی ژەکە کە کەرتی تایبەت ئەو حەقی هەیە کە ئەم زانیاریانە نەدا بەڵام یاساکەی ئەمە ئەوەندە پێشکەوتووە ئەوەشی کەرتی تایبەتیشی ناچار کردووە کە بێ زانیاری بدەم بەڵام کێشەوەیە پرسیارێک کە بۆ جێبەجێ نەکراوە بۆ ئایا جێبەجێ کراوە خۆی یاسا ئەوانەی کە یاسایی نەزانن هەر یاسا لەو ڕۆژەی لە وەقایعی کوردستانە بەڵاو کرایەوە قابلی جێبەجێکردنە وابێ جێبەجێش کرێت ینی وابێ دادگاکان دادوەرەکان جێبەجێ بکەن چاوەڕێی بە هیچ شێوێک چاوەڕێی ڕێنمایی ناکە بۆی نییە چاوەڕێ ڕێنمایی بکە چکە ڕێنمایی یاسا ناتوانێت ئیلغاکات حتا ڕێنماییشی دەرکرد حکوومەت ڕێنمایەکە لەگەڵ یاساکە نەگونجا ئەوەختە بۆی نییە و ڕێنمایە هین بکات نمونەیەکتان بۆ بێنمەوە کە لە هەولێری پایتەختی کوردستان ئەم یاسایە هەر موەزەفێکی وەزارەتی ئەوەی خۆتان دەستەی مافی مرۆڤ کە کاک هەڵشۆیە کەیسێکی هەبوو زانیاری بەڵاو کردبووە لە بەبێ ئیزنی سەرۆکی خۆی کە کاک زیا بوو سەرۆکی دەستە ئەوش ئەمرێکی دەرکردبوو فەسڵی کردبوو لە هین لە فەرمانگەکەی ئەمری سزا دراوە بردیەوە کە کاک هەڵشۆ چوو شکاتی کرد لە مەحکەمە بە گوێرەی ئەم یاسایە بردیەوە کەواتە یاساکە بەرکارە بەڵام بۆچی جێبەجێ ناکرێت لە ڕاستیە عادەتەن لە هەموو وڵاتێکە کە هەیە بە ئوردون و بە یەمەنیشەوە ئەم یاسایە کە دەرەکەن یەکسەر چەندین ڕێکخراو دروست دەکرێت بۆ چاودێریکردن و بۆ هۆشیارکردنەوەی خەڵک ئێمە کەمترین هۆشیاری لەلایەن ڕۆژنامەنووسان لەلایەن هاوڵاتیانە کەمترین وشیاری سەبارەت بەم یاسایەیە
بۆیە ئەو ڕێکخراوانە کە دروستەکرێت بۆ معنی بەمە دێن ساڵانە راپۆرت دەدەن ئەوەندە راپۆرت ئەوەندە خەڵک داوای مافی زانیاری کرد و ئەوەندەی ڕەفز کرا ئەوەندەی وەرگیراوە لە کوردستانە یەک ڕۆژنامە نووس نییە داوای مافی زانیاری کرد بێت و حکوومەت ڕەدی کرد بێتەوە بۆی کەیسەکەی بنووسرێت و ئەو ڕێکخراوە معنیێش بەیانی دووبانی راپۆرتێک بەڵاو کاتۆ بڵێ فلان ڕۆژنامە نووس یا فلان هاوڵاتی تەقدیمی داوای زانیاری کرد و حکوومەت پێی نەدا ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانمان ئێمە خۆمان ڕۆژنامە نووسی خۆمان خۆی ناچێت داوای ئەو زانیاریەکە بە گوێرەی ئەمە سەبەبی چییە؟ سبب چییە لەمە؟ یەک سەبەبی بەسیط هەیە عادەتەن ڕۆژنامە نووس بە حکومی ئەم خۆم ڕۆژنامە نووس بووم و ئەزانم چۆنە عادەتەن ڕۆژنامە نووس دەچێت داوای زانیاریەکە ناکە لەبەر چی ناچێت چونکە زانیاریەکی لایە دزیەک گەندەڵیەک خراپەیەک هینێکەیە معلوماتەکە زۆرە هینە ئەم پەلەپەلە چێ بەڵاوێک کاتۆڵێ با خۆی وڵامداتەوە من خۆم پرسیارم لە ڕۆژنامە نووسەکە کردو تۆ بۆ ئەمەت بەڵاو کردوت کاکە بچۆ وڵام دەرەوە یعنی ئەو زانیاریەکەی ناوێ ئەو ئەوێت تۆ بێنێتە وڵام حکوومەت بێنێتە وڵام ئەگینا مەبەستەکەی وە نییە بچێت معلوماتێک بێنێتە هاوڵاتی بە شێوەیەکی ڕاست و دروست هاوڵاتیش لە ڕاستیە زۆر پێویستی بەم یاسایە نییە ینی بۆیە لەبەرەوە زۆر کەم کەیسمان ئەوەتەڵێ لە ماوەی ئەم چەند ساڵات دوو کەیسیان هەیە خاڵێکی تر کەمەوە ئیشارەتی پێکەم یاساکە وەکو باسییان کرد یەک قەیدیتیایە بۆ مەسلەی زانیاری ئەمنی بەڵام تۆ سێرەکەی هەر ڕۆژنامە نووس و کەناڵەکانی حزبی دەسەڵات ئەو حیزبانەی کە ئێستا لە دەسەڵاتان معلوماتی پێشمەرگە باشکرا بەڵاوەکەنەوە و هیچ محاسبەش ناکرێن نمونەیەکتان بۆ بێنمە لەم کەیسەی ئەخیرە ئێمە لە گەرمیان ئەو شەوە هجوومەکرێ بۆ سەر داعش هەموو کەناڵەکان بە کورسات و بە هینی شەوە لە سۆسیال میدیا بەڵایان کردەوە هێزێکی زەبەلا لە سلێمانیەوە بەرەو گەرمیان بەڕێکۆت بۆ داعش یەک کەسی نەما هەمووی سەحبی کرد خۆیان شاردەوە کە تۆ معلوماتەکەت داوە کەواتە ئەوەش بەیانوو نییە سەبارەت بەوەی کە ئایا پەرلەمان چی کردووە لە ڕاستی ئەم لەم قولەی پەرلەمانە سێ جار ئێمە کاک زیامان با کردوواتەوە بۆ پەرلەمانی کوردستان ئەو بەریئە بەریئە هەرتاو بەریئە فعلا بۆ چونکە چی کردووە باشە ڕێنمایەکان کە ئەبێ ئامادەیکە حازری کردووە ڕێنمایی زۆر جوان ڕێک و پێک کە دایەتە حکوومەت لە ئەنجومەنی وەزیران ناچێتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە لە نووسینگەی سەرۆکی وەزیران ناچێتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە تەمان ئەمە لە پێشووتریش لە سەردەمی کابینەی پێشووتریش هەرامان کێشەیە نازان ترسێکی زۆر گەورە هەیە بەڵام لە دەسەڵاتە سەبارەت بە جێبەجێ نەکردنی ئەمە بۆیە یاساکە یاسایەکی مهمە بەڵام یەکتەرەفە نییە ینی مجملی قسەکانی منەوەیە کە پێویستی بە بڵاوکردنەوەی هۆشیاری سەبارەت بەم یاسایە هەم بۆ ڕۆژنامە نووس هەم بۆ هاوڵاتی ئاسایی و پێویستمان بە دروستکردنی ئەم ڕێکخراوەتان هەیە توانن یەکێ لە ئەرکە سەرەکیەکانتان ساڵانە مەسەن بۆ نمونە منەوەی ئوردن سەردانم کردن چیان کردووە باشە پروشورێکیان ئامادە کردووە ملیۆنێکیان لێ چاپ کردووە سەبارەت بە یاساکە تۆ حەقیت وەکو هاوڵاتیەک لەم یاسایە چ مافیەکەت هەیە ئەچن بە تەکسی بە ناو خەڵک نەناو بازار ناو هینە ئەیدەن بە خەڵک وشیار خەڵک بۆی بزانێ ئەم یاسایە پروشورەکە معلوماتی کامل لەگەڵ هینێکە لەگەڵ بڵێن پاشکۆیە کە یاساکەی تایە هۆشیاری هاوڵاتیان پێویستمان بە ڕێکخراوێکی وایە کە هاوڵاتیان وشیار کاتەوە لەم یاسایە ئەمە لە ساڵی پار و پێرار بە درێژایی ئەو دو ساڵە خەریکی پەیپەرێک بووین لە ستا بۆڕنکردش پێترۆڵێم ڕسۆرسس سەرکەشی سەرچاوەکانی نەوت و غاز لە هەرێمی کوردستان دو ساڵ خەریکی ئەم پەیپەرە بووین مەجموعەیە توێژەر تا بزانین چەند یەدەگ لە ژێر خاشی هەرێمی کوردستان هەیە تقریبا توانن سەیریکەن لە وێبسایتەکە بە ئینگلیزی 137 سەرچاوی زانستی کریدەبڵمان بەکارهێناوە هیچی کوردیش نییە هەمووی عەرەبی و ئینگلیزیە بۆ ئەمە یەک ڕێکخراوی کوردی یەک موئەسسەی کوردی یەک دامەزراوی کوردی هاوکاری ئەمەی نەکردو هەر سەرچاوە لەسەر شێڵگە نەوتی و غازیەکانی هەرێمی کوردستان نییە ئێمە چوین بە پارە لە وود مەکەنزی کڕیمانە لەسەر کێڵگەی خوڕمەڵە
لەسەر کۆرمۆر لەسەر ئەمانە چەند یەدەکی هەیە ئەمانەمان وەکۆڵێ داتا ئەنالایزس کردووە بۆ ئەمە ئێمە داوامان لە حکوومەت کرد لە ڕێگەی کاک دکتۆر عیزەت سابیرەوە داوامان لە ئەوە کرد کە موعیدێکمان بۆ وەرگێن لەگەڵ کارگروپە نەگەر کارگروپ کۆمپانیەکانی دیکێشە ئەو ئەیگووە بێ بە سەرۆکی پەرلەمان بڵین سەرۆکی پەرلەمان کتابی ڕسمی بک بۆ وەزیری سامانە سروشتەکان کاک دکتۆر ئاشتیورامی بۆ ئەوش کتاب بک بۆ شەریکەکەش بزانم بەکەی جوابمانەیەتەوە اینجا بڕۆین مقابلەیە بکەین بزانین چیمان دەسەکەویان دەستمان ناکەوێت ئەوەی کە هەیە لە مەجالای ئەمە زیاتر یان نەگەر ئێمە میدیای کوردی ئەوی شەر سەرتێژەکەی هەڵەکردنێ لە دیڵۆیتەوە معلوماتەکان وەرەکە کە من چەند جار لە قۆبرس لەگەڵ دیلۆیت دانیشتوین لە شوێنی دیکەش ئۆفیسیانەیە دانیشتوین ئەوانیش حاسیبێکیان پێ و کۆمەڵش ئۆدەنسینەکەن و ئەوە ئەکەن یعنی لەم ڕۆوە من لەگەڵ ئەو برادریان نازانم کوێ بوو کار کۆمەڵێ ڕێکخراوی کریدەبڵ یان معتەبەری پیشەیی نین کە کار بکەن لەسەر هەم چاودێری یاساکە بکەن تطبیقی یاساکە بکەن هەم ئیش بکەن لەسەر راپۆرت بن مەسەلەن لە هەموو مەجالەکانە خاڵێکی دیکە کە منە مۆزوعات تێپەڕێنم بەڕاستی یعنی یەکێک لەو خاڵانەی کە دوای ئەم کۆنفرانسە ئێوە بێ سەرباری بگەن بە نەتیجە ئەوەیە کە ئێمە ومانان وەکو ڕۆژنامە من 14 ساڵی شکاری سەحافاکەم لە دەرەوەش و لە ناوەش ینی فریشتە نین کەسمان بەڵام بە حەق ئەگەر بڵێ تاوانی کێیەکە ئەم یاسایە جێبەجێ ناکرێت بە حەق پەیوەندی بە ململانەی ناوخۆی حیزبەکان لەلایەک ململانەی نێوان حیزبەکان لەلایەکی دیکە کاکە ئێمە چەند ساڵی عنیە چینیتیان نییە 15 ساڵ مێشکی و عالەمان بردمان میدیای ئەهلی و میدیای سەربەخۆ بەڵام ئایا دەرچوو یعنی بە کوردی و بە پوختی بە ئێمە بەدەیان و سەدان وێبسایت و پەیج و چی کراوەوە چێ کردیوتی کێ بە ملیۆنان دلار ئەدا بەم پەیج و بەم سایت و بەم میدیا دژی ئەویتر بەکارێنی هەمووشی ناوماڵی کوردی پێکتێکەچێت لەبەر ئەوە نەک ئەمە فۆکۆس بێ بەسەر شخصێکی دیاریکراوە هەموو حیزبەکان هەموو کوتلەکان هەموو شخصەکان دەورێکی خراپیان هەیە لەوەی کە هەم یاساکە جێبەجێ نەکرێ هەم ململانەی ناوخۆی حیزبەکانیان تۆخ کردوەوە هەم ململانەی نێو حیزبەکان وای کردووە کە میدیای کوردی تووشی جۆرێک لەوەی کەەوە بەس بازێکات تێکبەردان ببێ هەموو بەربوون بە ژانی یەکتری ئەم دۆخە میدیا دروستی کردو بەڵام لە پشت میدیاوە کێ هەیە کێ ئەم زانیارە هەڵانەیان پێدا بۆ دژی ئەوانی دیکەن حیزبەکانن یعنی ئەمە خاڵێکی زۆر سەرشیە یعنی حاڵەتێکی دیکە کە زۆر گرنگە ئێمە وەکو تۆژەر من ئەمەیان باسەکەم ئەوش ئەوەیە کە لە داخە چوین لە دەرەوە ئۆفیسمان کردو تۆ دەرەوە وڵات کە لە کوردستان دائنشی مامەڵەی میدیاییەکەی کاکە یعنی تۆ بە یەک دنیا باڵانس بپارێزی لە شاری یۆک سنێمانەی 20 گروپی جاجا هەیە گروپی سیاسین هەمووشیان گەورە بچووکیان ڕەفیقمان دۆستمانن تاریخێکمان هەبێکەوە ئەبێت تۆ باڵانس ڕابگری لە بینی حیزبی ئەلف و با و جیمە دال و ها ئەنجە لە نێوان ئەمان و ئەو زۆنەی دیکەیە لەبەر ئەوەی کە نایڵ ئەم یاسا جوانە جێبەجێ بکرێ بە قەنەعاتی من هەر دووبارە دێمەوە سەر ئەوەی کە ململانەی ناوخۆی حیزبەکانە و ململانەی نێوان حیزبەکانە یاسایەکمان هەیە باشە خراپە جێبەجێ ناکرێت بۆ یەک ئێمە یاسایەکمان هەیە جێبەجێ ناکرێت قسە لەسەر یاساکە و بڕگەیەکی خراپیان بڕگەیەکی لاوازە سوودی نییە ئایا مانەوێ هەوڵ بین بۆ ئەم یاسایە جێبەجێ بکرێ یان ئەم یاسایە هەموارکەینەوە یاسایەک کە لە باشیە جێبەجێ ناکرێ هەموارکردنەوەی شتێکی هەڵەیە بۆیە پێویستە مناقەشەکانمان وا بێ گفتوگۆکانمان وا بێت کە چی بکەین بۆی ئەم یاسایە جێبەجێ بکرێ نەوەکو بە پێچەوانەوە یاساکە هەر چۆنێک بێ هەیە با ئێمە ئەوەی ئێستا هەیە جێبەجێکەین ئەگەر خوای کرد توانیمان فشار خەینە سەر دەسەڵات و ئەم یاسایە جێبەجێ بوو دوای 2 ساڵێکە کەلێنەکانی یاساکە چییە هەموارکردنەوەی هەوڵێکی کە بدرێت یاساکە بۆ جێبەجێ ناکرێ یاساکە پێچەوانەی سروشتی دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە پێویست ناکە هیچ سێودووی کە بکەین سروشتی کۆمەڵگەی ئێمە سروشتی تاکەکانی ئێمە بە زۆری هەمان سروشتمان هەیە من کە بە وەزیرێک لە خۆم بڕیارێم ئەمە معلوماتی ئەمنی قەومیە ئەمە معلوماتە کێشە نییە بۆیە کەواتە سروشتێکی دەسەڵاتت هەیە کە حەزی لە شەفافیت نییە پێچەوانەکە بێ ئەم یاسایە بە فشارێک ناچار کرێت جێبەجێکرێت ئایا ئێمە وەکو کۆمەڵگەی مەدەنی و وەکو دامەزراوەکانی ڕاگەیاندن توانای ئەو فشارەمان هەیە هەتاوەکو ئێستا توانای ئەم فشارەمان نەبووە لەوانەیە من وەکو یەنیدی ئاگادار من چەندەها پرۆژە دێت لەسەر یاساکە و لەسەر چاودێریکردنی یاساکە ڕێکخراوێک لەگەڵ ڕێزما بۆ هەمووتان پرۆژەیە گەنێرێ خۆی 20,000 دلاری ساڵانە هەیە لای کەس باسی ناکە باوەڕی بە شەفافیت نییە چۆن تۆ پرۆژەیەکی تێبێ لەسەر شەفافیت کارکە و چاودێری جێبەجێکردنی یاسای بەدەستێنانی مافی بەدەستێنانی زانیاریکە بۆیە خەلەلەکە پێش دەسەڵات لە ئێمەین چەندە دەسەڵات ناشەفافە ئەوەندە کۆمەڵگەی مەدەنی و ئەوەندە ئیعلام ناشەفافە هەرەوەی کاک بەهرۆز وتی سەرچاوەی دارایی ئەم کەناڵانەی ڕاگەاندن کە دیار نییە
چۆن تۆ خۆت داوای شەفافیە دەکەی هەمان دۆخەکەی کە مؤسساتێکی دیموکراتیمان نییە این داوای دیموکراتیت لە حکومە دەکەین مدیرێکم لە ڕێکخراوێکە مافی کارمەندەکانمە خۆم یەم داوای مافی مرۆڤ لە حکوومەتی هەرێمەکەم 20,000 دلارم هەیە جێگرەکەم نا ئاگای لێ نییە لەکوێوە هاتووە چۆن سەرفەکرێ داوای شەفافەتی لە نەوتفرۆشێکەکەم بۆیە ئێمە پێش هەموو شتە بڕیارە بین خۆمان چاپ بکەین کاتێک کە ئێمە مؤسساتەکانی کۆمەڵگەی مەدەنیمان بە ئیعلام و بە ڕێکخراو هەمومان شەفاف بووین و زانیاریمان بۆ خەڵک بوو نەریتێکی باش هێنینە ئاراوە لەوانەیە لە ناو دەسەڵاتی شاچەڵ کەسێک هەبێت چاومان لێ بکات تا ئێستا ئێمە لە کۆمەڵگەی مەدەنیا بوونی نییە کە زانیاریەکانی خۆی بەداخەوە شەفاف بێت خاڵی دووەم من پێم وایە ئەم یاسایە پەیوەستە بە مؤسسات و توێژەر و دەستگاکانی ڕاگەاندنەوە زۆر پەیوەست نییە بە هاوڵاتیەوە من کە ئەبینم توێژەرێک لە زانکۆ کتابی بۆ کرێ زانیاری پێ نادرێت ڕۆژنامەنووسێک کە ئەتوانێت دنیا بێنێتە هەڵا زانیاری پێ نادرێت منێک وەکو هاوڵاتی پێویستم بە بزانیارێت چییە ئەسڵا ئەو خیرەتەم بۆ دروست نابێت داوایکەم بۆیە من قەناعتم وایە هەڵمەتی وشیاری هیچ سوودێکی نییە و ئەوەڵەشی ئاگام لە ئەنتەرناشناڵەکان بێ خۆتان بەمەوە عەزیز مەکەن بلۆشەر و بینووسن قولی وشیاری و بشتانە تەنها یەک دەریچەمەوە ئەوی چاودێریکردنی ئەم یاسایە و بوونی راپۆرتی فشارە و هەڵمەتی فشارە ئەکرێ لێرەدا ڕێکخراوێکی باش بەمەرجێک دەستەمۆی هیچ حیزبێک نەبێت پرۆژەیەک بنووسێت لە ڕووی چاودێریکردنی ئەم یاسایە و دەرکردنی راپۆرتی ساڵانەوە سپاس ئێمە هەر لە کوردستانە باسی حکوومەتەکەین و باسی لایەنی پەیوەندیدار بەم یاسایەکەین کە دەرەوەی هاوڵاتیە کێ معنیە بگەڕێ بە دوای زانیاریە یا ڕۆژنامەنووسە یا دەستگایەکی ڕۆژنامەگەریە و باسی ئەوەش ناکەم کە باسی حکوومەت بە ئاسانی ئەم حکوومەتی هەمانە هەمومان ئەزانین بە ئاسانی هیچ زانیاریەکی ڕاست و دروست نایە بە هیچ کەسێک ئەمە واقعێکە خۆمانی لالێن بۆیە گەر یاساکە زۆر پێشکەوتوو بێ یا زۆر دواکەوتوش بێ ئەم کێشەیەمان هەر ئەبێت و هەیە لە کوردستانە نەک بۆم ئەم مەسەلەیە بۆ هەموو مەسەلەکانی تری یاسا پێشێلکاری جێبەجێ نەکردن یەکێکە لە ئەساسی مشکلەکانی ئەم کۆمەڵگەیە بۆیە چی بکرێت بەس ئەوە ئەم یاسایە دەرچووە چی بکرێت بۆ ئەوی ئەگەرم یاسایە باشە لە 150 باشە گریمان بەپەی زۆری نەیڕەکان باشەوارن بار لەیش لەسەر و 50 بکەین کێ بیکە ڕۆژنامەنووس هەیە ناوی ناهێنم چووە داوای لەسەر ئەساسی ئەم یاسایە داوای زانیاری کردووە گاڵتەیان پێ کردووە دەستگایەکی ڕۆژنامەنووسیش هەیە کە چووە جوابیان هەر نێوەتەوە لە ئەنجامە ئەمە واقعێکمان پێڵێ کە حکوومەت دنیاە مەلەفی هەیە و دنیاە پێشێلکاری هەیە وازی لێ بێنە بەڵام کێ دەست پێشکەر ئەبێ و یەکگرتوو ئەبێ لەوەی کە ئەم یاسا جوانە بخاتە بواری جێبەجێکردنەوە من پێشنیاری ئەوەکەم ڕێکخراوی بەدیل لەگەڵ ئەو ڕێکخراوانی کە بە فعلی و بە عەمەلی و بە واقعی ئەیانەوێ گۆڕانکاریەک لەسەر کەیسێکی بچووک بکەن هەر بچووک هەر وەرە پاشەکەوتی موچە نازانم بچووکە یا گەورەی وەڵا ئێستا واز لە نەوت و مەلەفی ئەوانە بێنن بەس لەسەر پاشەکەوتی موچە کە خەمی خەڵکە کە ناقانونیە کە هەمومان ئەزانین کە ئەمە پێشێلکاریەکی زۆر زەقەوە موشی لێ بێتەنە بەس ئەمە بکە بە کەیسی خۆت بچۆ هاوشێوەی ڕێکخراوەکانی خۆت هاوشێوەی ڕۆژنامەنووسە جەریئەکان کە هەیە ئەگەر هەمانەمانە ئەگەر نیمانە بۆ سەری خۆمانێشین ئەگەر هەمانە وەرن بەس ئەم کەیسە بکەن بە کەیسێکی فعلی بە هەمومان پێکەوە فشار بین و هەڵمەتێکی هۆشیاری بۆ وعی خەڵک بێنینە پای فشارەکەمان بۆ ئەوی بڵێن شتێکمان کردووە لە ڕاستیە من ئەمەوێ پێشەوەی بچمە سەرەوەی چی بکەین بەراوردکاریەک لە نێوان ئەم یاسایە و یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانیا بکەم ئەم دوو یاسایە هەردووکی ئەگەر ئاوا سەیری بکەی وەکو چۆنێکێک لەو بەڕێزانە باسی کرد کە ئەم یاسایە بڵێن دژی خواست و ویستی ئەم حکوومەتەیە دژی سیاسەتی پێڕەوکراوە لە ڕاستیە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانیش بە جۆرێک لە جۆرەکان دژی ئەو عورفە کۆمەڵایەتەیە کە چەندین ساڵە لەسەری ڕاهاتووین ئەوەی کە ئەبێ نهێنی خێزان پارێزراو بێت و ئەبێ کەس بەوەی لە ناو چوارچێوەی خێزانەکە ڕوئەیە نەیزانێت بەڵام جیاوازیەکان چییە؟ یعنی بۆ یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی لەسەر ئاستێکی زۆر فراوان کاک کارزان و کاک محەممەد و ئەو برادرانەی تر کە لە محکەمە نەزان لەسەر ئاستێکی زۆر فراوان جێبەجێ ئەکرێت بۆ ئەمەیان جێبەجێ ناکرێت دایمە ئەو یاسایی کە دەرئەچێت ئیشی پەرلەمان لەوێ کۆتاییەت کە ئەو ڕاستە ئیشی ئەوەیە چاودێری جێبەجێکردنیشی بکە بەڵام لە ڕووی تەشریعەوە ئیشی لەوێ کۆتاییە کە ڕاستایەکی دەرکردو بۆ ئەو مەجالە
دواتر ئەوانەی کە بڵێن یاساکە ئەیانگرێتەوە ئەرکی سەرەکی جێبەجێ بە بڕوای من ئەرکی سەرەکی جێبەجێکردنی یاساکە ئەکەوێتە سەرشانیان و حەزەکەم یەکشتیش ڕاست بکەمانی ئەو مادەی 21 هیچ کاریگەری نییە لەسەر جێبەجێکردنی یاساکە ئەوە بە تەنیا لە هەموو یاسایەکە هەیە دەرکردنی ڕێنماییە بۆ نەخێر لەبەر ئەوەی ئەمە بە تەنیا دەرکردنی ڕێنماییە بۆ ئاسانکردنی جێبەجێکردنەکەی ڕێو شوێنەکەیەتی هیچ پەیوەندی نیانی هیچ یاسایەک لەسەر ئەو بڕگەیە ناوەستەیە کە لایەنی پەیوەندیدار ئەبێت ڕێنمایی بۆ دەرکا مەبەستم لەوە کە ئەگەر بێمەوە سەر قسەکە بۆ نمونە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لەبەر ئەوەی ئێستا ڕێژەیەکی زۆر بەرچاوی ژن کەس دایک باوک لە هەنێ حاڵەتە کە توندوتیژی بەرامبەرەکرد لە ناو خێزانە ئاسان و خێرا ئەڕواشکا دەکات سکاڵای هەیە و یعنی ئەسڵەن بوونی سکاڵاواتە تۆ داکۆکی لەو مافی خۆ دەکەی کە بە یاسا پارێزراوە بوونی سکاڵاکە زامنی جێبەجێکردنی یاساکەیە کە ئەگەر لەمەوە بینە سەر ئەوەی ئەسڵی ئەم یاسایە لەم یاسایەشە لە مادەی هەژدەیە دەقەسزاییەکانی دەستنیشان کردووە بۆ ئەو فەرمانبەر و کەسانەی کە بڵێن زانیاری نایات کە زانیاری نایات کە داوای زانیاری ئەکی زانیاری نایە یا زانیاریەکی هەڵە ئاات ئەکری ئێمە هەر لەم مادەیەوە زەمانەتی جێبەجێکردنی بکەین ینی حکوومەت ناچارکەیت بەوەی کە ڕێنمایی دەرکرد بێ یا ڕێنمایی دەرنەکرد بێ ئەم یاسایە جێبەجێ بکات چۆن ینی لەمەیە لەوانەیە ئاسان نەبێ هەر ڕۆژنامە نووسێک بەڵام ئەو ڕێکخراوانەی گرنگی ئەیان بە جێبەجێکردنی ئەم یاسایە و کار لەسەر ئەوە ئەکان ئەکرێ ڕۆژنامە نووسان خۆیان سندیکای ڕۆژنامە نووسان و ئیشە بکە ئەکرێ ڕێکخراوی ئێوە بیکە ئەکرێ چەند ڕێکخراوێک بەیەکەوە بیکەن با یعنی ئیش لەسەر ئەوە بکەین بۆ نمونە لە ساڵێکە لە جیاتی ئەوەی ئێمە هەر بۆڵە بکەین داوای زانیاریمان کرد و فلانە شوێن زانیاری نەیە داوای زانیاری کردنەکەمان بە نووسراو بێ ئاڕاستی شوێنە پەیوەندیدارەکەی بکەین بۆ ئەو شوێنی کە ئەمانوێ زانیاری لێوەرگرین و کە زانیاریمان نایەتێ سکاڵای لەسەر بکەین ڕەنگە ئێستا زۆر کەسی کە بڵێتەوە ئێسکاڵا ناڕوات یعنی ناچێت بەڵام ئەمە زەمانەتی جێبەجێکردنی یاساکەیە بۆ نمونە ئەگەر لە ساڵێکە 200 سکاڵا لەسەر ئەم یاسایە جێبەجێ بکرێ کە فلانە فەرمانبەر ئەمەی نەیاوە و دقێکی یاسایی هەیە بۆ سزادانی ئەگەر غەرامەکە کەمیش بێت 250,000 بۆ نمونە ئەگەر ئەوە نەش بێت یعنی بەڵام ئەمە خۆی مەوزوعە تۆ هەوڵێکی گرنگت داوە بۆ ئەوەی ئەم یاسایە بخیتە بواری جێبەجێکردنەوە کەواتە ئەوەی کە هاتاکو ئێستا بە بڕوای من کەم تەرخەم بووە ئێمەین هەمووەکو هاوڵاتی هەمووەکو ڕۆژنامە نووس هەمووەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە دەستمان نەگرتووە بەم یاسایەوە بۆ ئەوەی جێبەجێ بێ و مافی خۆمانی پێ بپارێزی کاتی دەرچوونی ئەم یاسایە بەڕای من حکوومەتی ئامادەکاری نەبوو بۆی ئەم یاسایە قوبولکا و بە زەختی پەرلەمان ئەمە کراوە و شتێکی حاشا هەڵ نەگرێ ینی وازەحە کاتێک کە ئۆپۆزیۆنێکی بەهێزە بۆ لەناو پەرلەمانە زەختیان کردووە کۆمەڵی یاسا دەرچووی کێک لەو یاسانە ئەم یاسایە بۆ بەڕاستی حتا یعنی یاسای تریژەیە بەم جۆرە هەستەکەم بەم بە دەردی ئەم یاسایە ڕۆشتە بێت کە بە زەختی پەر ئۆپۆزیسیۆن کراوە و حکوومەت ئامادەکاری بۆ نەکردو اینجا ئەمە قسەکەی من بۆ معنایە نییە من گلەی بکەم لەوەی یاساکە لەو کاتەیە دەرچووە بەڵام حکوومەت خۆی حاضر نەکردو بۆ ئەمە وەکو زۆر بابەتی تریژ یعنی ئەمە زۆر جارە قسەی ئەگەن وەکو ڕێکخراوەکان ئەڵێن تاوان بڕواتان بێت تاوان لە وڵاتایە پێشکەوتووە یعنی جۆری تاوان لە وڵاتایە پێشکەوتووە بەڵام دام و دەستگای قەزایی ئێمە دام و دەستگای پۆلیسی ئێمە ئەمنی ئێمە ئیشتا بە ساڵی 57 بڕواتان بێ تحقیقەکەن زۆربەی ئەڵێم لە زۆربەی کەیسەکانە ئێستا ژەر وەرەق و قەڵەمەکەی جارانە و ئیفادەوەرکردنەکەی چۆن 50-60 ساڵ لەو پێش تعاملی کردووە وا تعاملەکە حتا مؤسسەی قەزایی ژوایە یعنی ئەو قەزایی ئەو قازی کە لەوێ دانیشتووە بڕواتان بێ زۆریان لە بابەتە یعنی لەو بابەتانی کە پێشکەوتن تیان ڕوویاوە تی ناگا یعنی ئیسی سیستمەکە وایە ئەمەیە گرفتەکە حکوومەتیش بوو ئەمە خۆی حاضر نەکردووە لەگەڵەوەی کە کۆمەلگە چاوی کراوەتەوە ڕێکخراوەکان هەست دەرک بە شتەکانەکەن خراپی شتەکان بازەکرێ بەڵام حکوومەت لەو ئاستایان نییە کە لەم بابەتە تێبگا بۆیە بەردەوام ئەم هینە هەیە ئەم شەد و هینە هەیە لە بینی حکوومەت و ڕێکخراوەکان لە بینی ڕۆژنامە نووس و حکوومەت و قانونە لە بینی دادگا و ڕۆژنامە نووسە ئەم بابەتە هەر بەردەوامە جا ئەمەیە قسەکە ئێمە گلەی لەوە بکەین بۆ ئەم یاسایە دەرچوو نەخێر ئەمە گلەی لەوە ناکەین بۆ ئەم یاسایە دەرچوو ئەم یاسایە دەرچوو تەواو بە زەختی هەر کەسێ بێ دەرچووە و حکوومەتیش مولزەمە پێوەی پابند بێ بەڵام
ئەمە باسی سرف قانونی نەزەریەکەین حکومت لە سەرەتی ئەم یاسایە جێبەجێ بکە و ئەم یاسایە کە جێبەجێ ناکرێ ئەمە بۆ کۆڵێکەکەم و کورتی حکومت خۆیەتی جێبەجێ ناکە ئەمە زۆر وازەحە بەڵام ئەرزێتی ئەمەی کە ئەو بەڕێزانەش باسییان کرد ئەرزەتی بۆ خۆشکراوە نەخێر لەبەرەوەی ئەسڵەن ئەمە کاگارم ئیشی ڕێکخراوێکی ژنێ بەڕاستی بێت یعنی پرۆژەیەک وەرگێ و هەر ڕێکخراو خەریکی ئەمە بێ یعنی بێت تەوعی خەڵک بکە ماڵ بە ماڵ و ڕۆژ سەحافی بە سەحافی و لە دووەکەوە تاوەکو کفری و کەلار بێ بڵێ کاکە ئێوە بڕۆن لەسەرم داوا لەسەر ئەم قانونە بڕۆن داواقی ئەمە ئەرکی حکومەتە ئەگەر حکومەتی ڕووە و شارستانیەت و کرانەوە بێت و ڕووە و چوزانم شەفافێت بڕوە بەڕاستی بێ لە خەمیان بابەتانەیە بێ کێمە وای نابینین و بەعکسەوە لە 2013 و 14 و 15 زۆر باشتر بوو لە 2019 و 20 و 21 و ئەم ساڵی کێمەتیە لە زۆر بوار و لە زۆر یعنی ڕەهەندی تریشا لەم هەرێمە پەل لە پاشەکشیان ئەم قسەی ئێمە بۆ ئەمەیە ئایا ڕێکخراوەکان چی بکەن یا چینەکان پار و پێرا ڕێکخراوی هەرتڵان ئەلای سینە دەوڵەتی لەگەڵ ڕێکخراوی ئێمە ڕێکخراوی بنای ئێمە ڕێکخراوی دیەجاردی ئەڵێم من ئێستا ڕێکخراوی دیەجاردی ئیشێکی چکۆلەمان لەسەرم بابەتە کرد و لە مانگی 11 پلانێک دانرا بە ئامادەبوونی نوێنەری ئەنجومەنی وەزیران دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ و وەزارەتی ناوخۆ حتا زۆر جیهاتی تریش تیا بەشدار بوون پلانێکیان داناوە بۆی لەم ساڵە بە حساب جێبەجێ بکەن بەڕاستی من ێستا پلانەکەم لە بەردەستانیە ئەگەر حەستان کرد دوایە توانین لە ڕێگەی ڕێکخراوی هەرتڵانەوە دەستان کەوێ حکومت خۆی باش دەزانێت کە ئەم بابەتە لای ئەوە گیری خواردەوە قسەیشی کاگمەجی کردی زۆر ڕاستە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە پێشووتر پێم وابێ دووسێ جار یعنی زەختیان بۆ ئەوە کرد کە ئەو ڕێنماییە دەربچێت چکە بووە بە عەرقەلەیەک لە بەردەم جێبەجێکردنیە کە هەرچەند لە ڕووی قانونیەوە مۆزوعی ڕێنمایی ناتوانێت قانون ڕاگرێ بەڵام ئەتوانێت کێشەی بۆ دروستکە ئەم قسەیە ڕاستە ئەوە ئێستا ئیچێکە لەو شتانی کە ئەمە کێشەی بۆ دروست کراوە یعنی چۆن کێشەی بۆ دروست کردووە تۆ هاتووی ئەڵێ بێ لە هەموو موسسەیەکی حکومەتە شوعبەیە دروست کرێ بە ناوی ئەو شوعبەی پێدانی زانیاری ئەمە تۆ هیچ نەکردووە ئەتوان بڵێم لە چەند دایرەیەکی زۆر لە پەنجەی یەک دەستێ ناپەڕە ڕەنگە ئەمەیان کردبێ ئەمە بۆ بە مشکلە بەڵام قانونەکە ئەمەیان نییە قانونەکە زۆر احتیاجی من بچم بەیانی داوا لە وەزیری دارایی بکەم بڵێم معلوماتێکم بەرێ لە ئەوەی کار یەکێک لەو بەڕێزانە باسییان کرد لە وەزیری سامانە سروشتیەکان بەڵام ئایا کێ هەیە یعنی ئێستا قسەکە لەسەر ئەمەیە زۆربەی سەحافیەکانی مەقسەمان لەگەڵا کولی لەو شتانە ئەمەیە بۆ ئەم قسەیە ڕوبەڕووی سەحافیە بێتەوە هاوڵاتیشی احتیاجی کاکەونە پێویستی بە معلومات نییە بزانێت چەند کەس لە وڵاتەیە بە چه هۆکارێک بۆ نمونە مردووە یعنی چەند کەس لە ناو دادگاکانە جیابوونەوە کراوە بە سەبەبێکی معەن هاوڵاتی ئەم شتە محەددانی ناوێ بەڵام سەحافیە یەک ڕاپۆرتەکە و ئیشی جدی بکە لەسەر کەیسێکی عام کە ڕای گشتی قسەی لەسەرکە بۆیە ئەمە ئەڵێن سەحافی بەڕاستی ئەرکی سەحافەیە ئێمە ڕۆک و ڕێکخراوی خۆشمان بەتەمای ئەو کارین کە لەگەڵ یعنی لە بەرنامایە لەگەڵ ڕێکخراوی میترۆ ئێمە یعنی کارێ بکەین و بتوانین لەم ساڵە هیچ نەبێت دەکەیسێکمان دەستکەوێ ئەو پارێزەرمان هەیە ئێمە توانین دیفاعیان لێ بکەین دیفاع نیش نییە لەم بابەتە یعنی داکۆچیکردنە چکە ئەو سەحافی کە چی و معلوماتی نایانێ خۆ نابێ بە متهم ئەو بێ بە سکاڵاکەر بەعکسەوە یعنی پێویستی بەوەیە تۆزە دەعم کرێ تااقەتیە بێ بەڕێزان سەحافیش ناچێ ئەم هەموو بگرەوە بەردەیەمەکوەکو بەڕێزان باسییان کرد یعنی سەحافی پێویستی بەوەی ئیمڕۆ سبەینێ دووسبەی معلوماتێکی دەستکەوێ بڵاوی کاتەوە لە راپۆرتێکا و ئەوە نەیە یعنی کێمە تێگەیشتی و زۆربەی ئیشی سەحافی وایە کە خۆی بەڕاستی ناشکرێ هەموو ئیشێکی شەروا بکرێ یعنی تۆ پێویستی بۆیە کۆمەڵێک وەکۆڵێ ئیجرعاتی بیگریتە بەر قانون شتێکت هەیە لەبەر دەستە سلاحێکە بەدەستەوەی بەکاری بێنە لەوانێت یا سەرکەوتوبی من دڵنیاشم هەر کەسێک و هەر سەحافیە بێ بەپێی ئەم قانونە داوا قەیدکە بەڵام تااقەتی هەبێ پشگیری هەبێ یعنی پەلەپەلی ئەوشی نەبێ زوو معلوماتەکەی دەستکەوێت ئەتوانێت بگاتە نەتیجە شتێکیەوە قورس نییە تەنها ئەوە نەیە من ئەیبینم بەڕێزان ئەرزیەت خۆشکردن بۆ ئەم بابەتە حکومت بەتەمای بن حکومت نایکە و زۆر وازەحە یعنی مە ئەرکی حکومت بۆ ڕێنماییە دەرکا بۆ ئەم قانونە نەیکردووە لەبەرەوە ئێمە نابێ یعنی هەموو چاوەکانمان نەبێت لەسەر حکومت بێ بەڵام مجتەمەعی مەدەنی و ئەوانشی کە معنین بەم بابەتە ناکرێت لەسەر ئەم بابەتە بوەستین مەفروضە ئیشی لەسەر کرێ ئەم ئیشەی ئێوەش لەوانەیەکی بێت لەو ئیشانەی ترکە لە پێشووترا کراوە بەو شکڵە و من هیوادارم بتوانین لە ماوەی ئەم ساڵە وەکو کنێرخان وتی یعنی با کەیسێکی بچکۆلەش بێ با بە پشگیریەکی هەبێ ئەو کەسە ئەو سەحافیە معلوماتێکی بێ لەم بچێ ئیشێکی وەکۆڵە ڕێچکەی دادگا بگرێ بزانین چی لێ ئەم کەیسە لەوانەیە دەنگانەیەکی گەورەی هەبێ لەوانەیە بێتەوەی هۆشیارکردنەوەیکی زۆر بێ خەڵک ئەگە سەحافە و ئەعلام هەمووی بەدەنگ بابەتەکەەوە لە بنەگەریش نەکرێ بە مۆزوع سیاسەکانی تر لە وڵاتەیە و ئیتر نیۆمان نیۆکەی ترمانی تیهام بکەین و دەستان خۆش بۆ سوپاسدانەکەین ئەم یاسایە بەس تەنیا بۆ سەحافە نییە بۆ ئەعلام نییە چکە لە مادەی یەکەمی خاڵی پێنجەم کە چەند لایەنێک نووسراوە
کە یەک لەوانە ڕێکخراوەکانە کە پێویستیان بە زانیاری هەبوو لە هەر دام و دەستگایەک بەدەستی بێنن بەڵێ کە ئەمە من یاساکە خۆی لە خۆیەوە یاساکە شتی باشە یعنی من یاساکە ڕەخنەمان لەسەری نییە لەوەی لە داهاتوە گە بکەوینە سەر ئیش چکە هەموو یاسایەک تا ئیشی لەسەر نەکەی و تا نەچی هەنگایی بۆ نەنێ و ئەو کاتە سوخراتەکانی یان فەجواتەکان دەرەچێت ئەو کاتە ئەتوانیشتێ بەڵام ئەوەی ئێستا کە زۆر گرینگە ئەوەی ئێمە کێ بەرپرسە وەکو پرسیارەکەی ئەوان سێ پرسیارە کێ بەرپرسە لەوە کێ بەرپرسە لە جێبەجێ نەکردنی بە دەرەجەیەک دەسەڵاتە کە زانیاریەکان پێنادا بە دەرەجە دوو بەڕاستی خۆمانین ڕێکخراوەکانین بۆچی ڕێکخراوەکانین کاتێک من کە دەچم داوای زانیاری لە دەسەڵات دەکەم پێویستم بە کۆمەڵی زانیاری وەکو بڵێن ئێستا ئێمە کار لەسەر کرێکارانەکەین ناچینە سندیکای کرێکاران یان نەچینە دەستەبەری کۆمەڵایەتی یان وەزارەتی کاروباری کۆمەڵاتی کە ئەوان زانیاریمان پێنەدان منیش بێدەنجیم لێ کردکەوەتە منم کە لێرە پێشەلکاری مافەکەی خۆمانەکەین بەمە ئەگە بەم یاسە چکە ئەم یاسایە پێدانی زانیاریەکانە کەواتە من کە داکۆچی نەکەم لەسەری و نەیکەمە ئامارێک و نەیکەمە راپۆرتێک لەسەر ئەمە کە چەند جارێک چوومە و زانیاریان پێنەداوم کەواتە منم لە هەمان کاتیشە کە من باسی ئەوەم نەکرد و ڕێکخراوی ترم پێ بەشداری پێ نەکرد بڵام وڵای من چوم داوای زانیاریم کردو نیان داومەتێ کەواتە خەلەل منم ڕێکخراوەکەی ئێمەیە بەڵام لە کاتێکە کە من باسم کردمە دۆکۆمنت بەسەریانەوە بە چەند کتابێکی ڕسمی داوای زانیاریم کرد هەر پیان نەدام ئەتوام ئەو کاتە من ئەمە لە ڕاگەیانەکان بڵاوکەمەوە بەڵامەوە تا ئێمە چەند جارێک داوای زانیاریمان کردووە بەڵام ئەم دەسەڵاتەیان ئەم وەزارەتە پێی نەداوین ئەمە وەکو ڕێکخراوەکان وەکو ڕاگەیانەکانیش ئەوانیش هەر هەمان شت چونکە ڕاگەیاندنیش دەوری سەرەکی هەیە لەمە بۆچی کاتێک کە من زانیاریەکان پێنەدا میان ڕاگەیاندن کە چوو زانیاری پێنەدا حەق ئەم کەناڵە تەواو یعنی وا بیکاتە ڕئی ڕئی عام یعنی بیکاتە راپۆرت چەند جارێک لیداتەوە بۆ چەند لایەنێکی بنێرەکە بەپی یاسایەک هەیە لە ناو کوردستان بەڵام زانیاریان پێ نەدراوە ئەمانە هەمووی دەبێتە فشار لەسەر دەسەڵات پرسیاری سێمتان ئەوەیە چی بکەین بۆ جێبەجێکردنی ئەم ناوڕۆکی یاساکە پێم باشە هەرکە هەر ڕێکخراوە گیان هەر ڕاگەیانێک کە پێی نەدرا بکرێ ئەزانکی بڵاوی کاتەوە یان ئێمە هەمومان کەمپینێک دروستکەین لەو کاتەی بەڵێ هەر کەمپینێک دروستکەین بۆ ئەوەی بتوانین لە ڕێی ئەو کەمپینە مافەکان وەرگن چێ زۆر لە دەسەڵاتی ئێرە بە تایبەتی لە هەرێمی کوردستان کە خۆمان نەزانین یعنی حساسترین شت لە لای دەسەڵات کە پێی بڵێ زانیاریم بدەیە ینی بڕۆ نازانم چی پێ دەڵێ بەڵام ئەوەی پێ بڵێ کە تۆ زانیاری دەوێت بۆیە پێویستە کەمپینێک ینی لە کاتێک کە زانیاریت پێ نادرێت کەمپینێک دروست بکرێت لەبێنی ڕێکخراوەکان بەداخەوە ڕێکخراوەکانی وا هەیە ینی پێم سێرەکە تۆ کەمپینێک دروست دەکەی ئەتەوێت داوای زانیاری بکەیت پێت خۆش هەمومان بێکەوە ئیش لەسەرەوە بکەین ناوەڕۆکەکەی جێبەجێکەین وای یاننا کە مادام دەمەوێت ناوەڕۆکی جێبەجێکەم من ئەو ئیشەم نەکردو ئێمە دەستە جەمعی کردومانە پێویست ناکا من بڵم منم بەڵام هەیە ڕێکخراوی وا هەیە دەڵێن نا کەمپینەکە هی منە بێ بەناوی من بێت ئەمە ئەم خەلە لەمان هەیە کە ڕێگا بە یەکتر نادەین ئیشەکان و یاساکانیش جێبەجێ بکرێت لە قسەکانی بەڕێستانەوە تێگەشتم کە ئەم یاسا جێبەجێ ناکرێت سەبەبی جێبەجێ نەکردنەکەی چێبێ کەم شت بگەڕێتەوە سەر و نقطەیە کە لە ناو مؤسسەکانە ئیشی پێکرێت بە حکمیەوەی کە ئێمە خوێندکارمان هەیە لە مەرحەلە چواری بەشەکەمان کە ئەچن بۆ مؤسسەیەک بەحسی تەخەڕوجیان هەیە داوای زانیاریەکەن زۆر مؤسسە هەیە هەر دەری کردوون وتوێتی ئەو زانیاریانی کێمە هێمانە ئێوە بۆتان نییە وەریبگرن لە کاتێکا زانیاریەکانیشان زۆر شتی سەرەتایی یعنی شتێکی ئەوەنە حساس نییە کە ئەو کەسە نەبێت جامە بەستەکی پرسیارەکەی من ئەوە بوو کە ئەگەر مؤسسەکان ئاگیان لە بوونی ئەم یاسا هەیە چۆن ئەتوانن ڕێگا لە کەسێ بگرن کە بۆ ئەو زانیاریانە بۆ مەبەستێکی علمی و ئەکادمی بەکاربێنە بەڵێ بە نووسراوی ڕسمی ژناردوومانە بە نووسراوی ڕسمی ڕوونمان کردوێتەوە کە ئەمە بەستە ئەم وەرگرتنی ئەم زانیاریە بۆ مەبەستێکی علمی بەکاریە بەڵێ بەزمە بەستەکەی من لێرە ئەوەیە کە ئێمە گەر بمانە ئەم یاسا جێبەجێ بکرێ ئەبێ متابعی بکرێت چکە وەکو هەموو یاساکانی کە جوانە بەڵام ئەوەیە جێبەجێ ناکرێت و جێبەجێ نەکردنەکەشی کۆمەڵی کۆکاری هەیە کە ڕەنە بەشێکی زۆری پەیوەندی بۆ ململانێ ناوخۆیانە هەبێ کە لە ناو کۆمەلگاکە هەیە بۆی کە هەندێک جاری یاسا ئەو زانیاریانەی کە ئەو کەسە ئەیە هەموو تەئسیرە بێ بە باگراوندەکەی خۆی کە
چ باگراوندێکی ئایدۆلۆژی حیزبی چی هەیە و زانیاریەکان چۆن تەقدیمەکە دواتر ئەو کەسی کە وەرێگرێت چۆن بەکارێ هێنێ ینی ئەو ترسێکە لە ناو کۆمەلگای ئێمە بڵاوبەتەوە سەبارەت بەلا ڕێیابردننی زۆرێک لە زانیاریەکان بە تایبەتی لەلایەن ڕۆژنامە نووسەکانەوە ڕەنەو خۆی ئەوە هۆکارێک ببووی کە زۆر دامەزراوە هەیە ئامادە نەبێت کە زانیاری بەعنێستا ئەمە گلەکەمانەوە کاڵێن بۆ زانیاری نایرێ بە ڕۆژنامە نووس لە کاتێکا گەورەترین کێشەڕەنە پەیوەندی بۆ هەبێ کە دواتر هیچ جرائاتێک نەکرێت لەسەر لەگەڵ ئەو کەسانەی کە زانیاریەکان بەلا ڕێیا ئەبن بۆ مەبەستێکی تر بەکاری ئەهێنن و ئەگەر بشمانەوێت بزانین چۆن جێبەجێ بکەین زۆر گرنگە ئەمە لە ناو هەموو مؤسسەکانە ئیجبار بکرێ بۆی کە شعبەیەک هەبێت کە کۆمەڵە کەسانێک هەبێ ئەو زانیاریانە بن بۆی لە حاڵەتێکە ئەگەر هاتوو زانیارەکە نەیرا شتەکە نەگشتێنرێ بۆی کە ئەمە حکومەت ئەمە کۆمەلگا ئەمە خۆمان ئەمە نەمان کردووە ئەو کاتە تەنها کەسێک هەیە یان تەنها شوێنێکەیە کە بەرپرسە بێ لەوەی کە بۆچی زانیاریەکان نەیراوە ڕەنە ئیجراعاتکردن لەگەڵ ئەو کەسە زۆر ئاسانتر بێ وەک لەوەی ئیجراعات لەگەڵ کۆی گشتی کۆمەلگاکە بکرێت پێم وابێ باشتر ئێمە بۆ ئاراستی قسە بکەین کە هاوڵاتی گرنگە زانیاری دەستکەوێت و من ئەگەر ئامانجەکەم ئەوە بێ کە زانیاریم دەستکەوێت و دەستگایەکی میدیایی هەڵبەتە تارگێتی من هاوڵاتیە هاوڵاتی هۆشیار بێتەوە ئاگادار بێ ئەگەر دۆسەی داهاتی نەوت بە نمونە وەربگرین ئەمەش مەستەر بەشی دومی قسەکانم بۆی بە کورتی تەواوی کەم ئەوش سەرنجەکانە کاتێک زۆر بە تەشاومەوە قسەکەم بەداخەوە کە هەمیشە ئەمەلمان هەبێ بەڵام من تۆزی ڕەشبینم لەم بابەتە ئێمە نابێ ئەمەلمان هەبێ بۆی کە ئەم یاسایە جێبەجێ بکرێت لەم سیستمی ئێستای حکومڕانی هەرێمی کوردستان بۆ پێی کە کاتێک دوور لە جەدەلی سیاسی و ناونەهێنان باشترە کاتێک وەزیرێک لە ناو وەزارەتێکە خۆی ئاگای لە هەندێک زانیاری داهاتی نەوت نەبێ سەرکردایەتی حەزبێک یان کەسی یەکەمی حەزبێک خۆی ئاگاداری وردەکاری داهاتی نەوت نەبێ و شێوازی عەقدە نەوتیەکان ئەوانە چ ئەمەلێکم هەبێ بۆی کە دەستگایەکی میدیایان هاوڵاتیەک ئاگاداری ئەم شتانە بێت بۆیە بەشی سێمی قسەکانم پێشنیازە پێم وابێت چوارەم کەسم لەگەڵ ئەوەم کە بەڵام بە کۆمەڵ بکرێ ئەم کارە سکاڵا تۆمار بکرێ و ببێ بە کەمپینێک بۆ ئەوەی کە تۆ بگەی بە نەتیجەیەکی باش بۆی قسەکانمان لە کۆتایی بە ئاراستیەوە بێ کە بگەی بە نەتیجەیەکی باش و پێشنیازێکی باش چوارم کەسم کە لەگەڵ ئەوەم کە سکاڵا تۆمار بکرێ من وەکو کەسێک پێم وابێ زۆر گرفتم هەیە لەگەڵ ئەوەی کە چەندین دۆسی یاسایی دژی من ئاراستەکراوە ئێستا لە دەرەوەی دەستگاکەی خۆم ئەوەیە کە ئێمە کۆمەڵێک زانیاری وەکو سەدەقە و خێر دەستمانەکەوێ بڵاوەکەینەوە بۆ پێی کە ئەم یاسایە جێبەجێ ناکرێت کاتێک کە کابرا کەسێک یان فلانە کەس لە حەزبێکی دیاریکرا و ئەوێت ملمانەیەک دروست کات یان ئەوێت زانیارێک ببەخشێ وەکو سەدەقە و خێر یا بە دەستگایکی میدیایی من نامەوێت ئاوا بێ بە پێی یاسا بێت بۆیە سکاڵا تۆمارکردن بەڵام بە کۆمەڵ و دروستکردنی کەمپین من لەگەڵ ئەوەم کە سێ کەسە و پێشنیازەکەم من چوارم کە لەگەڵ ئەوم زۆر باشترە من پێم وایە زۆرترین زانیاریە دەن بە کەناڵەکانی میدیا بەڵام لە پشتی بابەتەکەەوە بە شێوەیەکی نایاسایی بۆی کە کاغادلی جوتی بۆ شێوەی کە بۆ خۆیان پێویستیانە ئاوە بەکارێنێ و کەناڵەکان بڵاوێکاتەوە مثلەن زۆرترین ئەو کۆبوونەوە نهێنیانەی کاکرێ میدیاکان بڵاوێکەنەوە بەڵام بەش شکڵە ڕسمیە نییە کتاب بکە و ئامارم بەرێەوە ئەوەی کە ئەوێ پێدەیە وە لە ڕاستیە هۆکاری ئەم یاسایە درێژەی یاسای ژمارە 35 ساڵی 2010 یعنی بۆ پشتیوانی ئەو دەرکراوە بەڵام خۆی لە ئاسڵا بەشێکی زۆری یاسای ژمارە 35 جێبەجێ ناکرێت مثلا لە سادەترین شتیاوێک کە ڕۆژنامە نووس نابێ بگیرێ بۆ کەناڵ نابێت دابخرێ یان بسووتێنرێەوە هەروەها لەبەرەوە کە یاسای ژمارە 35 جێبەجێ ناکرێ یاسای مافی بەدەستێنانی زانیاریش تەحسیل حاصلەکە وەکو خۆی جێبەجێ ناکرێ فاکتەرە ئەساسیەکەشی ئەوەیە کە مەسەرەن ئەوەندەی من بزانم لەو مەدەتێ ڕابردووە مەسەلەن بەڕێز سەرۆکی حکوومەتم بینیەوە جێگیری سەرۆکی حکوومەت لە پەرلەمان ئەوان ینی خۆشیاڵێن ینی پەیوەندی نێوان دەسەڵات و ڕۆژنامەنووس پەیوەندێکی تەندروست و ساغ و سەلیم نییە و بەشێکی زۆریشان گومانیان هەیە لە میدیاکار و ڕۆژنامەنووس وەکو ئوستازی جوتی ئەو زانیاری منی دەمێ دێڕێکی لێ بڵاوەکاتەوە ئەوەی تری حەزب بەکە یان ڕەنگە بەشی تری بەکاری بێنێ لەبەرەوە بەڕای من ئەوەی کە ئەم وەهمەی کە هەیە لە بینی دەسەڵات و ڕۆژنامەنووس ئەگەر کۆتایی نەبێت تەندروست نەبێ هەر بەم حاڵا بێ لەم یاسایش باشتر دەرچێ ناتوانێت مەسەلەن
خۆی ڕاستە پرۆژە یاساکە خزمەتی هاوڵاتیەکە وە زانیاری بەڵام لە ئەسڵ ئەگەر میدیا مەسەن بتوانێت ئەم زانیاریانی هەموو دەستکەوێت ئەتوانێت تەختەی مەسەن پێداویستەکانی کۆمەلگا هەمووی بکە. بە نەزەری منەوەیە کە ئەمە گرفتێکی ئەساسیە و ناتوانێت تا ئەم بارودۆخی ئەم دوو پەیوەندی نێوان ئەم دوانە ینی تەندروست نەبێ وەسیقیان بەیەک نەبێەوە تا ئێستا ئەوەندەی بزانم نەخێری ئەوە نەبووە بەڵام ئێمە لەگەڵ مەسەلەن حکوومەت و ئەنجومەنی قەزا و لەگەڵ دادگاکان و ئەنامیشە تاکیدمان لەوە کردوێتەوە بەڵام دیسان هەر ئەم قسان ناکرێ ینی هەندێک قسەی زیاتریش کە ڕەنگە لێرە پێم خۆش نەبێ باسیکەم لە هەرێمی کوردستان کە ئارامی گرفتێکی تری ئەم یاسایە و پەیوەندی بە میدیا و کاری سوسیال میدیاوەیە کە لە هەرێمی کوردستان نزیکەی 15 تا 18,000 ڕۆژنامە نووسەیە کە بۆ معلومات جەمعیەتی هەرێمی کوردستان 6,200,000 کۆماری ئیسلامی ئێران و تورکیا جەمعیەتیان نزیکەی 170 میلیۆنە 16,000 ڕۆژنامە نووسانەیە بە هەردووکیان ئەمە گرفتە ڕێزمە یاچی هەڵەسێڵێ ڕۆژنامە نووسم میدیاکارم و بە جۆرێک ئاسان بۆ هەر کەس ئیشێکی دەست ناکەوێت ئەبێ بە ڕۆژنامە نووس و بەشێکی زۆری ئەم زانیاریانەی بە تایبەتی لە سوسیال میدیای کوردی و وڵاونەوە ناڕاستن دقیق نین و مەسەلەن لە باشترین حاڵەت یا 100 جوێنیتیایە هەشت تێگەڵی بە جوێن جواب بدرێت لە 15,000 تا 18,000 ڕۆژنامە نووس لێرە بەشێکی گرفتەکەیە و بۆ معلوماتی جەنابەت مەسەلەن لەو وڵاتانەی دەوروبەر بە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانیان وتۆ ئێمە ئەنساتی هەموو کەناڵەکانی ئێواکەین ئیسفادەی زۆریان لەکەین ئەمە بۆ هەندێک کەناڵی بێ ئەتیبار ڕاستە بەڵام زۆر کەناڵ هەیە لە ماوەی ڕابردوودا مەسەلەن تا 2014 915 ڕۆژنامە و گۆڤار هەبوو 850 داخراون بۆچی لەبەرەوە ئەرکێکی نەبووە ئەجەندایەکی تایبەتی هەبوو ئەجەندایەک شخصیە بۆ بەڕاستی ئەجەندایەکی میدیایی و نیشتیمانی و نەتەوەی ئیدۆلۆژی نەبووە مەسئولێک هاتۆ گۆڤارێکی دەرکردووە ئیشێکی پێی بۆ ئیشەکەی بێنەوە داخستووە لە 915 ڕۆژنامە و گۆڤار 850 داخراوە لە دوای 2014ەوە ئێوەستان پێ کردووە هیچ فەراغێک دروست بووە لە نامیدیای کوردیە تۆ ینی هەزەکەی زانیاری ئەو زانیارانی پێویست بوو بۆ ئەم داخستنی ئەم گۆڤار ڕۆژنامە و غایبە جگە لە هەندێک کەناڵی معتەبەر کە ناگاتە دە ڕۆژنامە و گۆڤار و هەروەی کەوتم یاسای ژمارە 35 مەسەلەن لە 2008 تا 2022 1370 حاڵەتی پێشێلکاری هەبووە بەرامبەر 2500 ڕۆژنامە نووس لێ دراوە سوکایەتی پێکراوە کاکە خۆمە زانیاری نییە مەسەلەن بڵی زانیاریەکە نادەبێت ئەمە فلانە ڕۆژنامە نووس لە فلانە کەلا لێ دراوە سوکایەتی پێکراوە هەویەکەی لێسێنراوە موبایلەکەی لێسێنراوە ئەم سکاڵانەمە خۆمووی داوە بە حکوومەت یەک دانەشی مثلا تا ئێستا مەسەلەن من چیم وتۆ بە سەرۆک حکوومەت و بەجێگری سەرۆکی حکوومەت تۆ مەسەلەن تۆ پۆلیسەکەش مەگرە لێشی مەدە سزنیشی مەکە بەڵام 500 دینار لە موچەکەی ببڕە سەریمان هەر 500 دینار بۆی کە ئێمە هەستکەین مەسەلەن تۆ دیفاع لەم کارە کردو لەم یاسایە کردو لانی کەم لە یاساکەی خۆتان ئەمەشیان نەکردووە لەبەرەوە کاگارە ئەم مەوزوعە پارادۆکسە بەشێکی پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە بەشێکی تری پەیوەندی بە میدیاوە هەیە بە کەناڵەوە هەیە بە میدیای هەیە ئێوە بە خۆتان شایدن مەسەلەن فەوزایەک لە میدیای بڵێ میدیاکە ئەکسەریەتی کە یەکێتی و پارتیە ئیتریشی تایە ڕاستە بەڵام کاگاران ئی هەر کەسێک بێ بەڵام گرنگە میدیای کوردی فەوزایەکی دروست کردووە مەسەلەن یاساکان جێبەجێ ناکرێ زانیاری تەندروست ناڕوا وەکو خۆی ئەو وەهمە کۆتایی پێ نایە و بەم حاڵی ئێستاشەوە بە نەزەری منەوەیە کە ڕەنگە حاڵەتی خراپتریش ڕووبدا کاکە تۆ مەسەلەن بۆچی هێشتا هەندێک کەناڵی بێ تۆ باسی مەسەلەن کاک مەجید باسی BBC کرد ئێستا پێشەوە هەندێکە لە مانگی 2021 هەوڵی کودەتایەک هەبوو بەرامبەر مەلیک عەبدوڵڵای ئوردن باشە ڕۆژنامەی یەعود ئەحرەنەت و ئیسرائیلی بڵاوی کردەوە کە شاه محەممەد بن سەلمان و شێخ زایدی ئیمارات لە پشتی پلانەکەەوە بوون ئەوان نەیانتوانی جواب بنەوە شکاتی لێ بکەن چکە زانیاریەکانی ڕاست و دروست بوو هەوڵی کودەتاکا بوو ئەوان خەریب و جێبەجێیانە کرد باش خۆگەوانە بوو ئەتوانین سکاڵا بکە بەڵام بۆ معلوماتی جەنابێت 195 ئەو سکاڵایانی ڕۆژنامە نووس کە چۆتە دادگا ڕۆژنامە نووس دۆڕاندوێتی لە هەرێمی کوردستان بڕۆ پرسیاری تێ بکە تاکیدی لێ بکە لە 195 سکاڵاکان کە کراوە دۆڕاندوێتی فاکتی پێ نەبووە بەڵگەی پێ نەبووە دۆکۆمنتی پێ نەبووە و زۆر جار لە پێناو سەبقێکی سەحەفی یا حەقێکی شخصی ئەڵێ مادام حکومە زانیاریم ناداتێ مادام ئەم مەسئولە جوابی نەدامەوە مادام ئەم وەزارەتە جوابی نەدامەوە زانیاریەکان ئەڵێ
کە بەپێی پەیماننامەی شەرەفی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسیش ئەگە زانیاریشە دووەرگر ڕاست و دروستیش بوو تەسیری سلبی هەیە لەسەر خێزان لەسەر کۆمەلگا لەسەر ئەمنی قومی لەسەر دەوڵەت نابێ بڵاویکەوە قسەکە ئەوەیەکە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان نەبووە بە پیشە نە حکوومەت نەدام و دەستگاکان وەکو پیشە سەیریەکەن و بەس لێ کەناڵەکانی ڕاگەیان خۆشیان لەگە کارمەندەکانیان زۆر جارۆک پیشە سەیری ناکەن ئەمە گرفتی گەورەیە یعنی نەبێ بە لە سندیکای ڕۆژنامەنووسان مامۆستای تایە ئاسایشی تایە پۆلیسی تایەتی هەم ڕێزمەی هەموو ئەمان ئەندامن کە ناکرێ وەکو چۆن ناکرێ من ببم بە ئەندامی سندیکای پزیشکان خۆ من دکتۆر نیم یا پارێزەران ئەمە گرفتێکی گەورەیە گرفتێکی بێئیتیکیە لە کاری ڕۆژنامەنووسی ئەمانە بە نظری من ئەگەر ئەمانە بەشێکی زۆری چارەسەر بکرێ ڕەنگە بارودۆخەکە باشتر بێ بەڵام من یەقینیشمەیە کە دیسان زانیاری هەر نادەن بەم پێبێ ئەم یاسایە من سەرەتامێ لە بابەتێکەوە دەست پێ بکەم ئەوی شێوازی ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستانە خود عقڵێتی دەسەڵاتی سیاسی هەرێمە کە بەلای منەوە هەتاکو تێگەشتنمان بۆ عقلێتەکە نەبێ ڕەنگە تۆزە قورس بێگر قسەی لە بارۆ بکەین شێوازی پێدانی زانیاری یاخود لە ڕێگەی دەسەڵاتی سیاسیەوە شێوازەکە زۆر شێوازێکی ستونیە واتە ئەوەندەی لەسەرەوە بۆ خوارەوە پێدانی زانیاری ئیشەکە یاخود عیلاقاتی شخصی ئیشەکە ئەوەندە بە شێوازێکی ئاسۆیی یاخود بەدامەزراوەی بوون یاخود لە ڕێگەی سیستەمێکی مەدەنیەوە ئیژناکە کەواتە ئەوەی لێرە گرنگ نیە تۆ تا چەندێک ڕۆژنامەنووسی یاخود تا چەندێک لە دەستگایەکی میدیایی ئیشەکە یاخود توێژەری یاخود مامۆستای هەچ کام لە بابەتەکان گرنگەکە لێرە بە جۆرێک ئیشەکە کە تۆ تا چەندێک عیلاقاتی شخصیت هەیە کە خۆی لە خۆی ئەمە کێشەیە ئەگەر ئەم شتە بۆ نێرینەکان کێشە بێ بۆ مینەکان دوو جارە بێتەوە بە کێشە یعنی من چەندەها کەیسی هاوڕێ خۆمم لەلایە کاتێک کە تۆ لە ڕێگەی یاسایەکەون یاخود لە ڕێگەی سیستمێکی دامەزراوەیەوە هەوڵی بۆ نمونە بەدەستێنانی زانیارینایی بەڵکو لە ڕێگەی عیلاقاتی شخصیەوە تۆ بە معلوماتی دەستکەوە لە دوای تووشی چەندەها ئیشکالاتی ترە بیت بۆ نە تۆ لە یا وەکو ژنێک ڕەنگە تووشی تەحڕوش ببیتەوە کە ئەمە بۆ ژن دوو جارە بێتەوە بە کێشەوە دوو جاریش ئەبێتەوە بەبار بۆیە لە مەسەلەی ئەوەی کاک بەختیار باسی لەوەی کردوەتی کۆمەڵگەی مەدەنی و ڕۆژنامەنووسەکانیش زۆر کات دیموکرات نین با ئێمە تۆزە خۆمان بە واقعیتر قسە بکەین کۆمەڵگای مەدەنی لێرە ئەوەندەی کە چۆن بڵێ پاشکەوتووی سیستمی دەسەڵاتە ئەوەندە کۆمەڵگایەکی مەدەنی سەربەخۆ و ڕیشەدار نییە کە بڵێ خۆی بەتاقی تەنیا لە دەروی سیستمی سیاسی و لە دەروی سیستمی دەسەڵاتی هەرێم ئیش بکە بگرە ئەوەندەی کە دواکەوتوی سیستمەکە یاخود لە شوێنێکا بێتەوە بە نمایندەی یاخود بۆتەوە بە ئاوێنەیەک بۆ بینینی خۆی ئەوەندە ئیشکردنێکی ڕاستەوخۆتیانی ئەوەی مە چەندەها ڕێکخرا و چەندەها موسسات و چەندەها دامەزراوەمان هەیە کە ڕێکخراوی حیزبین موسساتی حیزبین کەواتە تۆ چۆنە بێت لە شوێنێکە کە خۆت لە هەناویەوە دەیتە دەرەوە ئایا ناتوانێت ئەسڵەن سیستمی و ئەجەندای ئیشەکانیشی ناتوانێت ئەوەندە بە شێوەیەکی ڕیشەی ئیش بکاکە لە بەرامبەر سیستمی حیزبەکە بوەستێنێتەوە بۆی ئەمەی کە ئێستا لێرە گوزارێ زۆر ترسناکە ئەگەر بەش زۆر بە وردی بیری لێ بکەینەوە بۆی کە ئێمە هیچ کام لە بابەتەکان بە شێوازێکی دامەزراوەی و یاسایی بەرەو پێشەوە ناڕوە بگرە زیاتر عیلاقاتی شخصیە ئەو پەیوەندی ستونیەشە کە باسم کرد بۆیە گەر بمانەوێت هەوڵێک بەرەو بەدامەزراوەی بوون یاخود بەرەو مەدەنی بوون یاخود بەرەو دیموکراتیەت بنین پێویستە لەم شتە بچووکانەوە دەست پێ بکەین ڕەنگە لە حەقلی ڕۆژنامەنووسیە لەم ڕێگەیەوە بێت لە پزیشکیا بەم ڕێگەیەوە بێت لە هەندەسا بە ڕێگەیەکی ترۆ بە بەڵام هەتا نەگەڕینەوە بۆ بنەچەو بۆ چارەسەرکردنی ئەمە ڕەنگە لە چەندەها جاری تر بە چەندها دانیشتنی تری لەم شەوە بە کۆنفرانس بە دیبیت نەگەینە هیچ نەتیجەیەک. هاوڕێیان سڵاو لە هەمووتان و زۆر سوپاس بۆ ڕێخستنیم دیبیتە من شوان جەمال ڕاوێژکاری یاسایی سنتەری میترۆ بۆ تاکوکی لە مافی ڕۆژنامەنووسان ئەم یاسایەکێک لەو یاسا گرنگانەی کە پشتگوێ خراوە تا ئێستا وەک پێویست جێبەجێ نەکراوە من سەرەتا مێ چەند تێبینیەک بڵێم لەسەر یاسا بە شێوەیەکی گشتی لە جیهاندا هەموو یاسایەکە لە جیهانە دەرەچێت دوای ئەوە لێکەوتەی ئەبێت ملاحەزا بێ لەسەری بەڵام ئەمە لە جیهاندا بە شێوەیەکی ڕێژەی ئەگۆڕێ لەوانەیە وڵاتێکی پێشکەوتووە دواتر لێکەوتەکانی و ملاحەزەکان کەم بێ لەسەری لە ژنگێک و کولای ئێمەیە باش یاساکە دانەڕێژرا بێ کۆمەڵی لێکەوتەی هەبێ یاخود تێبینی زۆر لەسەر هەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی بوونی یاسایەکی لەم جۆرە من پێم وایە جێبەجێکردنی باشە وەکو یاساکانی تر کە جێبەجێ نابێت لە نەبوونی باشترە چونکە تۆ ئەمە هیچ نەبێ ڕێکارێکی دیاری کردو بۆی کە تۆ یاساکە فەرزیکێ بەسەر دەسەڵاتە یا بە خسەر دامودەستگاکانە زانیاریت باتێ بەنسبەت توانای دەرکردنی یاسا لە هەرێمی کوردستان ئەگە بەراورد دێ بکەین من
بە حکمی ئەوەی کە پارێزەرم و هەروەها تێبینیم کردووە لە دوای 2005 و 2006ەوە کۆمەڵی یاسای باش دەرچوون لەبەرەوەی زیاتر کرانەوەیکی خێرا هەبوو کۆمەڵی یاسامە دەرکرد پەرلەمان بەڕاستی و کاتە باشتر و یاسای باشتی دەرکرد هەرچەندە زۆربەیان لە جێبەجێکردنا کێشەیان هەیە یان تێبینی زۆر لەسەریان ئیتر ئەوەی کە یاسای هاتوچۆ بێ یاسای بەرەگامی توندیژی خێزانی بێت بەڵام هەمویان لە نەبوونیان باشترە بۆیە ئەم یاسایەکیش یەکێک لەو یاسایانی کە باشە و ئێمە پێمان وایە کە جێبەجێکەی لەوە باشترە بەڵام لەسەر قورسەکانی جێبەجێکردنەکەی ئەگەر قسەکانم ببەستمەوە بە قسەکانی پەیمانخانەوە جێبەجێکردنی یاسای بەرەگامی توندیژی خێزانی لە ڕاستیە ئەو مابیر نەچێ ئەویش یەکەم جاکە دەرچوو هەرچەند کۆمەڵێ تێبینی یاسایی هەیە لەسەری هەمومان ئەزانین بەڵام وەکو خۆسەپاندنی یاساکە لە کۆمەلگایە سەرەتا ئەویش ڕوبەرووی کۆمەڵی ڕێگری بوویەوانێ مەسەلەن کۆمەڵێ تەیارە ناو کۆمەلگایە دژی وەستانەوە و ئیشکردن لەسەری قورس بوو تاکو سەپێنرا بەڵام ئەوە باشترە کە خۆی سەپاند و هاتە ناو کۆمەلگاوە ئیتر هەوڵی ڕێکخراو بێ بە هەوڵی چالاکوان بێ بە هەوڵی یا کۆمەلگا خۆی کرایەوە تەقبولی کرد یانی مەبەستەکەم ئەوەیە ئەم یاسایەکی کە لەوانە لەبەرەوەی ژینگەی ئێمە بەڕاستی ژینگەی ئەوەندە کراوە نیە ڕێک دەسەڵات هەموو ئاسانکاریەکە بۆ جێبەجێکردنی یاساکە بەڵام پێویستە وا بکا کە ئێمە وا بکەین کە بیسەپێنین ینی وا بکەین کە جێبەجێ بێ ئەویژایە بە تۆمارکردنی سکاڵا بێ وەکو ئاماژەیان پێەیە چونکە بەلایانی کەمەوە پێویستە کۆمەڵە شتێ دۆکۆمنت کرابێ مەسەرەن سکاڵاکە تۆمار کرابێ ئێمە مادەم ئەمە شتێکە لە پێناو بەژەوەندی گشتیایە و مافێکە دراوە بە تاک و بە ڕۆژنامە نووسان و چالاکوانان وا باشە کە لەسەری ینی چۆن بڵێ پێداگیریمان هەبێ بۆی جێبەجێکردنی تر ئایا گەر ڕێکارەکەشی هەرچەندە قورسە ڕێکارەکانی درێژت داواکاری جێبەجێ بکە و ئەگەر ڕەفزی کرەبێت لەسەری نووسرا بێت و ڕەفزەکە چۆن بکەی چی نەکەی دوایەوە سکاڵا بکەی ڕێکارەکەی درێژە بەڕاستی قورسە بۆ ڕۆژنامە نووس یا بۆ تاک یاخود بۆ هەر کەسێکی تر چالاکوان ڕێکارەکانی قورسە بەڵام وا باشترە کە جێبەجێکن کە دۆکۆمنت کرێ بۆ نمونە ئەگەر داوای راپۆرتێکرا لە دەستەی مافی مرۆڤ و دۆکۆمنتیان لابێ کە ئەوەندە سکاڵا کراوە ئەوەندە ملاحەزات گەیشتە لایەن بۆ ئەوەی تۆ سبینێ ئەگەر ڕێکخراوێکی جیهانیش بینتە سەرخەت لەسەرم بابەتە ئیشکا یاخود بێ لەگەڵ ڕێکخراوێکی ناوخۆیە کا لەسەر ئەمی ئاساکە تۆ بێ کۆمەڵەشتە لابێک و دۆکۆمنت بۆیە من پێم باشە کە پێداگیری هەبێ سەر جێبەجێکردنی چونکە ئەمە مافێکە دراوە بە تاک و بە ڕۆژنامە نووسان بەڕێزان هیچ مانعێکی قانونی نییە لە دوای 90 ڕۆژەکەەوە کە لەسەر ئەو تعلیماتە تۆ وەستابێتی یاساکە جێبەجێ نەکرێ یاساکە لە بواری جێبەجێکردنایە ئەوە ئێمەین وەکو ڕێکخراوەکان وەکو ڕۆژنامە نووسان وەکو لایانی معنی وەکو هاوڵاتی ئیشمان لەسەر جێبەجێکردنی یاسایانە کردەوە وەکو هاوڕێم پەیمان خانوتی هەتا وەکو ئێستا بڕاناکەم هیچ ڕۆژنامە نووسێک دوای ئەوەی کە داوای زانیاری لەلایەنێکی معنی کردووە جوابیان نەدابێتەوە هاتبێت اعتیمادی کردبێتە سەر مادەی حەڤەی هەمان یاسا کە لە بەردەم محکەمەی بەداعەتۆ بۆ دەیە اعتراز بگری لەو بڕیارەی کە لەسەر داواکارێکە جێبەجێکرێ خاڵی ئەمێ زۆر بە کورتی دوای خۆتان سەرنجی مادەکان بن لە مادەی هەژدا باسیەوە ئەکرێت کە هەر کەسێک سەرپێچێم یاسایە بکات و زانیاری نەدات عقوبە ئەدرێت ئەمەش دیسان لە محکەمە تۆ بێ سکاڵات تۆمار بکەیت دوای ئەوەی کە لایەنێک دەسیت پێکات لایەنێک بەدەم یاساکەەوە نات بۆ جێبەجێ ناکات تۆ توانین سکاڵات تۆمارکەی لە ساڵێکە ئەگەر لە سلێمانی 50 سکاڵا و لە هەولێر 50 سکاڵا و لە دووەک دە سکاڵا تۆمار بکرێ یعنی لە 100 کە ئیسامی یاسایە خراوەتە بواری جێبەجێکردنەوە ئێمە نابێت چاوەڕێ بکەین حکوومەت بڵێ وەرن کاکە تخوا داوای زانیاریم لێ بکەن لە هیچ شوێنێکی دنیاە لە دیموکراتی وڵاتی دنیا نییە حکوومەت بێت لە هەوڵاتی و لە ڕۆژنامە نووس پارێتەوە بڵێ وەرن من زانیاریتان هێمێت تۆ بڕۆ ئەبێ ئیشی تۆیە و لە سەبارەت بۆشی کە هیچ دایرێک شعبەی زانیاری دروست نەکردەوە بە هیچ شێوێک باسی شعبەی زانیاری لە یاسایانێت تەنهایە کارمەند کاری ئەوەیە کە ئەو داواکاریانە وەرگێت ئەیداد بە هۆبەی معنی منەچمە بەش یاسا لە پرسیارەکەم لە بەش یاسایی وەزارەتێکە ئەو کارمەندە پرسیارەکەم بۆ گەیەنێتە بەش یاسا بەڕێزت لە بەشی ڕاگەیاندنی وەزارەتێک پرسیارت هەیە ئەو کارمەندای باتە ئەوێ و هەر لە یاساکەش فەرزی کردووە لەسەر دەوائیرەکان لەسەر موسساتەکان کە ئەو کارمەندەدا بمەزرێن یعنی تۆ ئەگەر هات و چوویتە دەستگایە گوتیان ئەو کارمەندەمان نیە تۆ هەر لەسەر مەجلیسان توانین چی سکاڵات تۆمارکەی بڵێ ئەم دەستگایە ئەم وەزیرە ئەم وەزارەتە ئەم مدیر عامە بە پێی ئەم یاسایە قانونەکەی جێبەجێ نەکردو و کارمەندەکەی دانەمەزرانەوە
یەک حاڵەتی کە باس کرا ڕۆژنامەنووسان هەمیشە پەیوەندیان بە زانیاری سەریعە منیش لەگەڵ ئەوام و بەشی پێویست پەیوەندیمان لەگەڵ بەڕێزان ڕۆژنامەنووسانە هەیە بەڵام ئایا هەمومان هەر ڕۆژنامەنووسین و هەر زانیاریەکەمان بەپەلێ مامۆستایانی زانکۆی بەڕێز کە توێژەرن دکتۆر بەختیار و بەڕێزانی کە لێرەن توێژەرن تۆ لەوانەیە لە ماوەی 2 ساڵی داهاتووە پێویستە بە زانیاریەکە بێ زانیاریەکەت نادەنێ کۆمەڵێکی ئیجراعات هەیە جێبەجێ بکە بیخەر ینی بیگرە بەر لەبەرەوە یاساکە بەڕێی من هەموو بەڕێزانی کە یاساین لێرە ئەزانن ولا حەزیان لەسەرەوە نییە کە یاساکە لە بواری جێبەجێکردنایە بەڕێی من پێویستی بە کەمپین نییە پێویستی بە سکاڵای دەستە جەمعی نییە بەڵام ئێستا لێرە کۆمەڵێک ڕۆژنامەنووس و مامۆستا و دەستگای ڕاگەیاندن و ڕێکخراو لێرە هەن با هەمویان بیخەنە بواری جێبەجێکردنی خۆیانەوە ئەگەر سبێنێ پێویستیان بە زانیاریەکە بوو بۆیان دابین نەکرا هەر پاڵپش بەم یاسا بەنابەر نەبەر مەحاکم و ئەو کاتە ئەگەر محکەمە مەناعەتی کرد لە جێبەجێکردنی یاسایە بە پاساوی نەبوونی ڕێنمایی کە یعنی ئەوەنی کە من تەجروبەی 16 ساڵمە بە لە محامات مستحیل لە محکەمەش ئەو پاساوی هەبێت و یاساگە جێبەجێنەکە و سپاسدانەکەم ڕەنگە بەڕێوەبەرایەتەکەی ئێمە وەکو دەستگایەکی ئەمنی زۆرترین داوای زانیاریمان لێ بکرێت زۆر جاریشەیە کێشەکانمان زۆر جارەیە لە هەر لەگەڵ ڕێکخراوەکان یا لەگەڵ سەرچاوەکانی ڕاگەیاندن کەناڵەکانی ڕاگەیان دامۆزەکانی ڕاگەیاندن زۆر جار هەیە جۆرێک لە لێک تێکنەگەیشتن مناڵم حساسیت لەگەڵ ئێمە دروست بووە ڕەنگە زۆرترین جار قسە لەسەر ئێمە کراوە یاخود بابەتەکان لەگەڵ ئێمە یا جۆرێک لە هەتبێتە باس و خواست من وتەبێژی حکوومەت یاریمی کوردستان نیم بەڵام وتەبێژی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی بە ناوی ئاسایشی سلێمانی و قساکەم یەکێ لەو دەست پێشخەریانەی کە ئاسایشی سلێمانی لە ساڵی ڕابردووە کردی دروستکردن سەرڕایەوەی کە بەشی ڕاگەاندنمان هەیە ستافی کاری ڕاگەاندنمان هەیە بەردەوام لە پێشتی شا کۆنتاکتان هەیە بۆ لەگەڵ ڕێکخراوەکان دامودەستگاکانی ڕاگەاندنە ساڵی پار دەست پێشخەری کرا بە دروستکردنی وتەبێژی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی وەکو درگایەک بۆی بتوانین لە ڕێگەی وتەبێژەوە هەم کۆنتاکتمان هەبێ ئێمە هەر زانیارێک کە پێویستکە کە هاوڵاتیانە دەستەکانی ڕاگەیاندن لە ڕێگەی ئەوانەوە بگاتە خەڵکی ئێمە زانیاریان پێبین لە هەمان کاتی شاگەر دامودەستگاکانی ڕاگەیاندن یاخود تەنانەت ڕێگەیاندنەکانیش یا ڕێکخراوەکانیش ئەگەر پێویستیان بە زانیاریەک بێ لە ڕێی ئەمەوانەیە زانیاری وەربگرن ماوەی ساڵی پارتاک و ئێستش کە دانیشتوین لەگەڵ ئێوەیە من تەسەورەکەم زانیارێکی باشمان یاوە بە ڕاگەیاندنەکان ئەوەشی کە پێویستی کرد بێت پێیان درابێت پێیان دراوە بەڵام ڕەنگە هەندێک بابەت هەیە کە وەکو پێویست ڕاگەاندنەکان داوایان کرد بێت و نەمانتوانی بێ بیان نینێ پەیوەندی بە کۆمەڵی مەسایلی ئەمنیەوە هەبوو بێ یا پەیوەندی بە کۆمەڵی بابەتی یاساییەوە هەبوو بێ کە بە پێی یاسا ڕەنگە ئەو بابەتانە لە چوارچێوەی کەیسێکی لێکۆڵینەوە یاساییە ڕەنگە وەکو پێویست نەتوانرا بێ بگەێنرێتە ڕاگەاندنەکان ئەگەر ئەوە بابەتی بێتە مای ڕەخنە لەسەر ئێمە یەک کێشەمان هەیە من ئەمێ بێمە سەر بابەتە لەگەڵ ڕێکخراوەکانە لەگەڵ دامودەستگاکانی ڕاگەیاندنە کە جۆرێکە لە کێشە ڕەنگە من بەوکو بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی قساکەم کە ئێمە هەستمان پێ کردووە ئایا ئەگەر دامودەستگایەکی تری حکوومەت هەمانە و کێشەیان هەبوو بێ ویان بابەتێکە گەر کەس خۆیان نوێنەرێکیان هەبێت توانێ قسەی لەسەرکە ئەوەیە چۆن ناشەفافیت هەیە لە پێدانی زانیاری لەلایەن مؤسسەکانی حکوومەتەوە یاخود دەسەڵاتەوەی کە ئێوە هەندێکتان ناوی لێنێن هەمان شێوە ئێمە ناشەفافێتێکە بینین لە شێوازی کارکردنی مؤسسەکانی ڕاگەیاندنە ناشەفافێتێکە بین لە شێوازی کارکردنی هەندێک لە ڕێکخراوەکانە کە نازانرێت ئەو داتایانەی ئەو زانیاریانەی کە داوایەکە لە مؤسسەیەکی وەکو دەستگایەکی ئەمنی ئەو زانیاری بۆ چییە ئەگەر بۆ کاری ڕاگەیاندنیەتی شێواز و پرانسیبی خۆی هەیە سنوورێکی خۆی هەیە ئەو زانیاریەی کە پێویستە کار بڵاو بکرێتەوە ئێمە ئامادەین بیان نینێ و کاری پێ بکەن بۆ مؤسسەکەی خۆیان بەڵام ئێمە زۆربەی جار کێشەمان لەگەڵ دوو شتا هەبووە یەکەمینیان زۆری کاری ڕۆژنامەنووسەکان کاتێکە مؤسسە نییە هەر کەسێک هەیە باجێکی پێ هەر کەسێک هەیە مایکێکی پێ هەر کەسێک هەیە لە ڕووداوێکە خۆی بە ڕۆژنامەنووسە ناسێنێ و داوای زانیاریەکە لە کاتێکە تۆ نازانی فعلەن ئەو کەسە ڕۆژنامەنووسە فعلەن بۆ کاری ڕۆژنامەنووسەتی ئەمە یەک دوو باگراوندی مؤسسەکانیش نەک تەنها کەسەکان کە ئێمە وتمان نازانرێت فعلەن کەسە ڕاگەیاندکارە یان نا باگراوندی مؤسسە ڕاگەیاندنەکان
ئەوەی کە زیاتر کۆکردنەوەی زانیاریەکان دەستخستنی زانیاریەکانی بۆ فکرە سیاسیەکەی یا ئایدۆلۆجیەکەی یا بەرنامەی گروپێک بەکارێنێت ئەوە بۆ کاری ڕۆژنامەگەریەکە بەکاری نایەنێ ئەو زانیاریەی کە داوای لە مۆسەسەیەکی وەکو منەکە وەکو ئاسایی زانیاریەکی ئێمێ من مامەڵەم کردووە لەگەڵ یا داوای زانیاری کردووە لێم بە کۆمەڵی خاڵ زانیاریم پیاوە کە هەموو خاڵەکانیش بەسراوەتەوە یەک بە دوای یەکا پێکەوە تەواوکەری ناوەڕۆکی بابەتەکەیە کە ئەو مەبەستیەتی بیگەیەنێت بەڵام مەبینم تەنها خاڵێک لەو خاڵانەی هەڵبژاردۆ باقی خاڵەکانی تری وەلا ناوە بە شێوازی لە شێوازەکانی ئەو خۆی بابەتەکەی ئارەباراسیەکی ترا گۆڕیوە هەم لە هەمان کاتە خۆی بۆ خۆی لە پرانسیبی کاری ڕۆژنامەگەری لایەوە هەم خەڵکیشی چاواشە کردووە هەم جارێکی تریش لای من مەزداقیەتی دۆڕاندووە کە نە جارێکی تر داوای زانیاریم لێ بکە ڕەنگە وەکو پێویست زانیاریەکەی نێمە لە کاتێکە من زانیاریەکان و ڕاستیەکانم وەکو خۆی پیاوە ئەمە یەکێکە لە کێشەکان بەڕاستی ژمارەی و کەسانەی کە داوای زانیاریەکەن هەر یەکە بەناوێکی زۆر و بۆرەوانەیە ئێمە وەکو مۆسەسەیەکی حکومی نازانین فعلم کەسە مۆسەسەیەکی زۆر جار هەیە ناوی هەندێک پیج و کەناڵ و کۆمەڵە شدێت داوای زانیاریەکە ئەسڵ ئێمە تێناگەین فعلەن ئەمە بوونی هەیە یاخود ڕسمیە یاخود مۆسەسەیەکە شوێن و مەکانی هەیە یاخود مۆڵەتێکی ڕسمی هەیە ئەمەی بۆ کێ ئەوێ من خۆم زانیاری ماوە بە کەسێک بە ناوی دەستگایکی ڕاگەیاندنەوە داوای زانیاری لێکردوم زانیاریم پیاوە بە ناوی فلان مؤسسەوە داوای کردووە بەڵام کاتێک کە متابعاکەم لە پیجێکی ترا بڵاو کراوەتەوە بە ناوی پیجێکی ترەوە کە ئەلاساس ئەو پیجە پەیوەندی بە منەوە کردو من زانیاریم پیاوە لە کاتێک ئەمە زانیاریم بەو نەیاوە زانیاریم بە شوێنێکی تراوە بە سیفەتێکی ڕسمی داواشی لە منکرد بە سیفەتێکی ڕسمی جواب ماوەتەوە ئەمە یەکێکە لە کێشە سەرەکیەکان تەمەناکەم و خۆشتان هەیە بوتان ئەوانە بە هەند وەربگرن ئێمە زۆر جارێ مۆسە حکومیەکان کێشەمان لەگەڵ کاری دەستخستنی زانیاری یا داواکردنی زانیاریانیە بەقەدر ئەوەی ئەم زانیاریە بۆچی بەکارێنێ باگراوندی ئەم کەسەی کاتوە داوای زانیاریەکە ئایا فعلەن بۆ مۆسەسەیەکی ڕاگەاندنی ئەوەیە بۆ ڕێکخراوێکی بواری کۆمەلگا و مافی مرۆڤی ئەوێت یاخود بۆ بیر و بۆچوونێکی سیاسی یاخود بەرنامە پرانسیبێکی کاری ئایدۆلۆژی خۆی بەکارێنێ ئەمە جۆرێکە لەو کێشانە تەمە ناکەین هەمومان بتوانین بە پیشەیانە کار بکەین بۆ ئەوەی بتوانین ئەو یاسایەکی گونجاو یاسایەکی سەرکەوتووە ئەگەر هەمومان هاوکاری یەک بین بتوانین بە شێوەیەکی باش ئیشی لەسەر بکەین من نمونەیەکم هەیە بۆ جەنابی دکتۆرە کە باسی کرد من خۆم خوێندکاری ماستەرم لە گروپەکەی خۆمان خوێندکارێک بە نووسراوی زانکۆی سلێمانی بۆ دەستگایەکی ڕاگەیاندن داوای داتایەکی لێکا بەکاری بێنێ بۆ توێژینەوەکەی بۆ ماسەرنامەکەی دەستگا ڕاگەیاندنەکە نەیاوەتێ خۆی دەستگایکی ڕاگەیاندنە زانیاری نا بەسەرتێ ئەوەی کە ئەو داوایەکە شتێکی نهێنێکی تیانیانی کارێکی ڕۆژانەی دەستگاکەیە وەکو داتایەک داوای لێکردبوو سەبارەت بە گرنگی ئەم یاسایە لەکوێدایە گرنگی ئەم یاسایە لەوەدایە خۆی کە حکومەتێک لە ناو خەڵکا هەڵبژێردابێ حکومەتێک لە ناو خەڵکە هەڵبژێردابێ ئەو کات داتا و زانیاریمان زۆر بە ئاسانی دەست ئەکە و هەروەکو کاک بەختیار فەرمووی حکومەت حەزی لە شەفافیت نییە لە کاتێک ئەگەر حکومەت حەزی لە شەفافیت نەبێت تاوانی ئێمە نییە ڕاستە لەوانەیە لە 150 تاوانی کۆمەلگاکەش بێ بەڵام ئێمە بڵێن چی کە حکومەتەکەمان خۆی حەزی لە شەفاف نەبێ و خۆی حەزی لە شاردنەوەی هەموو زانیاریەکان بێ من نمونەیەکی بەسیتێنمەوە کە باسمان نەکرد ئێمە وەکو هەموو کەسێک دەسەڵات مافی ئەوەی هەیە کە ئەو ئیشوکارانی ئەو داتا و زانیاریانی کە پەیوەندی بە ڕۆژانەی خەڵکەوە هەیە دەسەڵات بخاتە ڕوو پێت بڵێ بەڵام لە هەمان کاتە ئێمە ئەوەشمان دەست ناکەوێت ئێمەی کۆمەلگا نابێ کۆڵ بدەین چونکە بە زانیاری پڕچەک ئەبین و هەر زانیاریەکانیش و زانین و زانیاریش ئەمان گەیەنێ بۆ پلێ و ئاستی کە خۆمان ئەمان ئەوێ دوجار ئێمە چی بکەین ئەو بە ڕێزەمان ڕۆی ئێمە پێویستیمان بە کەمپین هەیە چۆن پێویستیمان بە کەمپین نییە پێویستیمان بەوە هەیە کە لەسەر کەمپینە دروست بکەین لەسەر پرسی داتا زانیاریەکان ئێمە لە ساڵی 2014 وانێ کە هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئاستی پلەبەرزکردنەوەیان وەستاوە ئێمە وەکو ڕێکخراوەکان چەندین جارداوەمان کردووە بۆچی پلەی فەرمانبەر بەرز ناکرێتەوە هەتا ئێستا زانیاریەکی تاویان نایەوە بە ئێمە کە ئێمە لە
لە 2014 وانێ سەرباری پاشەکەوتی موچە و موچە خوراوەکان بۆمان ڕوو ناکەنەوە بۆ پلە بەرز ناکرێتەوە ئەمە لە کەشتۆتە کوێ هێڵی کێرفزی ئەوەی کە لە چه ئاستێکایە کە ئەوان وەڵامی ئێمە نایەنەوە ئایا ئەم فەرمانبەرانەی پلەکانیان دواکەوتووە بۆ خانەنشین زەرری نییە کاگارام ویستیشم لەسەر قسەکانی کاگارام زۆر شتویستم بڵم کاگارام قسەی کرد ڕاستە ڕاگەیاندنەکان بەڵام ئەوەی کە تاکی کوردی کۆی لە کردووە ڕاگەیاندنەکانن لە 180 ڕاگەیاندنەکانمان سەر بەدەسەڵاتە ئێمە من لە ئەڵمانیا شتێکی زۆر جوانم بەدی کرد لە ئەڵمانیا هیچ کەناڵێک نییە سەر بەدەسەڵات بێ یەک کەناڵ هەبوو سەر بەدەسەڵ وەزیرێک بوو هەستان پێیان داخستن چونکە بۆچی وتیان ئێمە کەناڵەمان ناوێ ئەگەر کەناڵی سەر بەدەسەڵات ئێمە کەناڵێکی ئازادیمانوێ ئازادی ڕادەربڕین بە پێچوانەوە ئێمە نەو ئازادی ڕادەربڕینانەمان هەیە ئەو کەناڵاش ناشمان هەیە زۆر سپاسدانەکەم هاوڕێیان نابێ وا سەیری ئەوە بکەین کە ڕۆژنامەنووس ئێمە زۆر تەقلیدیان ئاڕوانین لە دەستکەوتنی زانیاری زۆر تەقلیدیانە بۆ شێوەی کە ڕۆژنامەنووس بێت لە دەرگا بە ئەنجا زانیاری دەستکەوت نەخێوانیە کە سیستم هەبێ لە وڵاتەکەیە لە حکومڕانی ئێمە سیستم هەبێ هەموو مانگێک لە سامانە سوشتەکانەوە کە پەیوەندیە بەداهاتەوە لە وەزارەتی داراییەوە ئەبێ خۆی ڕاگەندراوان بۆ بڵاوکاتەوە خۆی بە هاوڵاتی بڵێ بڵێ لە یاساکەی هەیەەوە وە سزاکانیش دیاری کراون ئەگەر خۆی بڵاوی کاتەوە بم من ناچم بۆ لە دەرگای کەس نایان بۆ زانیاری گەورەکە پەیوەندی هەیە بە تاکی کۆمەلگەی کوردیەوە پەیوەندیە بە داهاتی تاکەوە ئەو کاتە هەر ڕۆژنامەنووسێک هاتە بەردەرگات کە ئاسایش بیان هە دەستگایکی تر بێ بۆ کۆمەڵشتی ڕۆتی نییە بەڵام شتە گەورەکانی ئێمە دۆسێ گەورەکانی ئێمە بێ حکوومەت خۆی ئاشکرایکە بێ لەوەی کە ڕۆژنامەنووس چێ لە دەرگای بە کە بڵاوی ناکاتەوە وەکوتم وەزیرەکەی معنیە بەو کارەوە ئاگای لێ نییە من ناچارم باسی ڕاستپاردە بکەم کە ئەڵێم هاوڕێکمان لێرە بۆ ێستا ڕۆشتو بەداخەوە ئەگەر ئەمە نەکرێت بە کەمپینەوە نەکرێت بە سکاڵای کۆمەڵ ڕایگشتی ناجوڵێنێ یەک شتێبینی تریش هەر بۆ کاگەنەر و سندیکای ڕۆژنامەنووسان و وەڕێخاوی میترۆ سنتەری میترۆش ئەوەیە مەسلەی دەست نەکەوتنی زانیاری پێنەدانی زانیاری نەبوو بە بەشێک لە راپۆرتەکانی پێشێلکاری یعنی ئەبێ بە جومگەیەک ئەگەر هەتا ڕۆژنامەنووسانیش معریفیان هەبێ لەبارەی کاتێک کە زانیاریان پێنادێن ببێ بە جومگەیەک لە راپۆرتی پێشێلکاری کە زانیاریم پێ نەدراوە ینی سکاڵا تۆمارکار لای